دەکرێت عەقڵی مرۆڤ سەلەن ئەو زانینەی کە هەیەی لەسەر شتەکانی لە دەوروبەرەکە وەریگرتووە سەر لە نوێ دای بڕژێت و پرسیاری یەکەموانەوە بوو ئەگەر عەقڵ بەتەنیا جێبێڵین چی دەکەن دەمەوێت بەجددیە مەوزوع وەرگرین بەجددی چۆن وەری بگرین یعنی تا چەند ئێمە دەتوانین دیکارت بیبیستین بەو معنای ئەوەی کە دیکار دەیڵێ بتوانین بگەینە ئەوەی کە ئەمە وایە کام قسەی دیکار دەکات ئەمەی کە دیکار بیری لێ دەکاتەوە لە ڕاستیە ئەگەر وابێت دەست لێدان لە ژیان ئاسان دەبێت چونکە ئەگەر ژیان ئێمە ژیانی ئێمە بیرکردنەوەکانمان دیاری دەکات داعشە کە ئەو کارانە دەکات چونکە بیرکردنەوەی وایە کە ئەوە دەکات یعنی ئەگەرم بیرکردنەوە لە ناویا دەربێنی ئەمە اعتقاداتانە ئەو کۆمەڵی اعتقادی تر بخەیتە مێشکی جۆرێکی تر دەکات یعنی ئەوەی ژیان دەبا بەڕێوە بەر لە هەموو شتێک ئەفکارەکانمان تەسەورەکانی کە بۆ ژیان هەمانە باو اعتقاداتانەی دروستمان کردووە بۆ خۆمان لەبارەی دەوروبەرمان لەبارەی هەر شتێک لەو شتانەی کە ئەوەی من لێرە دەمەوێت بیڵێم ئەگەر ئەمەی دیکارت کە دەڵێ ئەگەر ئێمە لە عەقڵ گەڕین و ئەوانەی کە وەرمان گرتووە ئەو گیان بینی و تەسەوراتانەی کە هەمانە بۆ ژیان ئەگەر هەوڵ بدەین ئەمانە لابین بەرەبەرە لە بە پرۆسەیەک دووریان خەینەوە عەقڵ ژیانمان بەو جۆرەی کە شیاوی مرۆڤە ڕێک دەخاتەوە تەوان بە چی ڕێکی دەخاتەوە بەل لە هەموو شتێ بەو زانینەی کە ئێمە پێی دەگەین لە ڕێگەی عەقڵەوە یعنی لە ڕێگەی ئەو نورەی بیرکردنەوە نوری بیرکردنەوە کە ئەو پێی وایە ڕووناکیەک نورێک لە ناو هەموو وجودی هەموو مرۆڤێکە هەیە ئەم ڕووناکیە ڕێنوێنیکردی ئێمەیە بۆ ئەوەی کە هەیە وەک ئەوەی کە هەیە بزانین یعنی وەک ئەم ژیانەی کە ئێمە وەکو ژیانێکی شێوا و تایە دەژین وەفعەن ژیان کە ئینسان دێتە ناو ژیانەوە دێتە ناو ژیانێکی شێواوە و ئەو ژیانە شێواوە زانینەکانی لەوێ وەردەگرێ و دواتریش دەبێتە بەشێک لەو ژیانە شێواوە بەبێ دیکارت بێت ئاسانە ئێمە ژیان تاوەرەم ژیانە شێواوە شایستەی ئینسان نییە وەک ئەوەی کە ئینسان بە بۆەوەی ژیانێکی شایستە بە ئینسانیەتی ئینسان یعنی مرۆڤ وەک ئەوەی کە مرۆڤە بێتە ئاراوە هەر دەبێ ئیلانە عەقڵ ئەم ژیانە ڕەکە پرسیارەکەی من ئەوەیە ئایا ئەمەی دیکارت دەیڵێ بەو شکڵشکە ئاسانە لە کێوە ئاسانە لەوێەوە ئاسان نییە کە ئێمە بە پرۆسەکە بڕێن لەوێەوە ئاسانە کە هەموو شتێکی ئەم ئیشە ئەم گەڕانەوەیە بۆ عەقڵە و لێگەڕان لە عەقڵ ئازادکردنی عەقڵ بۆ ئەوەی کاری خۆی بکە ئەمە هەمووی لەژێر دەستی خۆمان بە معنایەکی تر ئەگەر بۆ نمونە کەسێک زیندان بکرێت لە ناو زیندانێکە هەر ئەوەندە لەگەڵ ئەم کەساین بکرێت یانی خواردن و شتی بدەنێت کە تەنیا بمێنێتەوە ئەم کەسە لەناو ئەم زیندانە دەتوانێت بەم پرۆسە بڕوا یانی دەتوانێت جارێکی تر جیهان دامەزێنێتەوە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی دامەزانی ئەفکارەکان لەوێەوە ئاسانە کە عەقڵ و بە شێوەیەک لە پەپی دیکات لە وجودی ئێمە دانراوە
ئەگەر هەموو شتەکانی لێ بسێنینەوە ئەو بتوانێت کاری خۆی. پرسیارەکە ئەوەیە ئەگەر لەوێەوە ئاسانە کە هیچ شتێکی ئەم عەقڵە لە دەستی کەسانی هەموو لە دەستی ئینسانەکە خۆیەتی، ئەی باشە بۆ ئینسان ئەمە ناکات. ئێمە ئێستا لە ناو ژیانێکی شێواوە دەژین، هەمومان هەست بە شێوانی ئەم ژیانە بکەین. یعنی ئەی باشە ئەگەر ئاوایە ئێمە بەڕاستی پێویستمان بە ڕێکخستنەوەی ژیان وە جیهان ئەو ژیانی کە جیهانی ئێمەیەتیای دەژین و هەمووی ئیدعای ئەمە دەکات کە ژیان دەستاری دەکات. ئەی دیکارتیش دەڵێ جیهان یا ژیان بە جۆرێک دەکرێت ڕێک بخرێتەوە کە شایستەی ئەوە بێت کە مرۆڤ وەک مرۆڤ تیایەچێت. وامەش لە ڕێگەی چیەوە؟ لە ڕێگەی ئەوەوە ئەوەی کە حکمی ژیانە شێواوەکە دەکات ئێمە پرسیاری لەبارەوە بکەین و بەرەبەرە ئەمەی کە سەرچاوەیە و ژیانە شێواوەیە لە خۆمان دووری خەینەوە بۆ ئەوەی ڕێگە بە عەقڵ بدەین گیانبینیمان دامەزنێنێ، دوایەوەی کە گیانبینی دامەزرا ئێمە وامان بینی شتەکان ئاوات ئەو کاتە واش مامەڵەیان لەگەڵا دەکەین کە ئاوات. بۆ نمونە کەسێک شتێک بە شتێکی ترسناک دەبینێ بەڵام شتەکە ترسناکی، ئەو لەبەرەوەی وای دەبینێ پێی وایە ئەو شتە ترسناکە، ئەو شتە بۆ ئەو چییە؟ ترسناکە. بەڵام کاتێک کە ئەم کەسە ئەم فکرەیە لە لای دەگۆڕێت و ئەم شتە وەک ئەوەی کە هەیە دەبینێ ئەو کاتە چۆن مامەڵەی لەگەڵ دەکات؟ یعنی کاتێک کە ترسناکە وەکو دەترسێ لێی وەکو ئەوەی کە شتێکی ترسناکە مامەڵەی لەگەڵ دەکات. بەڵام کاتێک کە ئەم شتە وەک خۆی بینراوە کاتە وەک ئەوەی کە هەیە مامەڵەی لەگەڵ دەکات. تاوان کێشەکە لەویایە ئێمە هەر شتەکانی دەوروبەرمان وەکو ئەفکار وەکو فکرەدا نەڕشتوەتەوە لە ناو زەیمانە. کەسەکانیشمان ینی کەسەکانیش کە لەگەڵ یانە دەژین وەک ئەوەی کە هەن نایان ناسی نایان بینین نایان ینی لەبەرەوە وەک ئەوە مامەڵەیان لەگەڵ دەکەین کە تەسەووریان دەکەین. بۆیە فەحسکردنی ئەم تەسەورە کە ئایا ئەم تەسەورە ئەم زانینەی کە هەمانە لەبارەی ئەو شتەوە هەمان ئەوەیە کە شتەکە ئاوایە، ینی زانینەکە ئەومان نیشان دەدا و شتەکەمان وەک ئەوەی کە هەیە پێدەناسێنێتە وەکو ئێمە وەک ئەوەی کە هەیە مامەڵەی لەگەڵ بکەین. ئەگەر بێت و ئەمەی کە ژیان دەگۆڕێت لە دەستی هەر مرۆڤێک لە مرۆڤەکان بێت، ینی لە دەستی گروپێک نەبێت. سەرجاری وایە ئێمە کە باسی گۆڕینی شتێک دەکەین لە ناو ژیانە بۆ نمونە لە ڕووی اقتصادیەوە لە دەستی گروپێکایە، باسی گۆڕینی پەروەردە دەکەین لە دەستی نوخبەیەکایە کە پەروەردە دەگۆڕن. بەڵام دیکات باسی شتێکمان بۆ دەکات کە نەک شتێکی بەشێکی دەگۆڕێت بەڵکو هەموو جیهان دەگۆڕێت. ئەم شتەش لە دەستی کەسانیە، ینی کەس ناتوانێت هی قۆرخ نییە، کەس قۆرخی نەکردووە. ینی شتێکە وەکو چۆن هەوا هەمومان هەڵی دەمژین هەیە بۆ هەمومان، ئەویش بۆ هەمومان هەیە. واجگەر لەوەش بۆ هەمومان هەیە ئەگەر بێت و ئێمە لە خراپترین بارودۆخی خۆشمانە بین، بۆ نمونە بارودۆخی دیکار لە کاتی لەو کاتێک کە جەنگ هەیە و ئەو وابزانم بۆ ماوەیەک دەگیرێ لەلایەن ئەڵمانەکانەوە دەگیرێ لە سژنێکایە لەو زیندانە خوا دەزانێت ڕۆژانام کابرایە چی خواردێ وەکو پات هەر ئەوەندە بووە کە بمێنێتەوە. ئەی باشە ئێمە ئەگەر پێداویستیەکانی ئەوەی کە عەقڵ ژیانمان بۆ دادڕێژێتەوە هیچ نەبێت وە فعلەن سفر بێت، ئەی بۆ ئێمە هیچ ناکەین. ینی ڕێگریەکان چی؟ دیکار دەڵێ ئاسانە. هەڵە تەنانەت ئەوەنە سەرەتا لەوانەیە بترسن کە باز لە قورسیەکەی بترسن و ترستان لەوە هەبێت بۆیە دوورکەونەوە لە مەوزوعە کە بەڵام ئەم مەوزوعە ئەم دۆزینەوەی عەقڵە و ئەم زەمینە سازیە بۆ ئەوەی عەقڵ زانینەکانمان پێ بدا و بنەمای زانینەکانمان پێ بدا ئەڵێ ئەمە ئاسانە. باشە ئاسانە ئایا ئێمە پێمان نەزانیوە کە ئاوایە بۆیە ژیان ئاوایە کە هەیە نەک ئێمە ئەوروپیەکانیش. یعنی هەر ئێمە لەناو ژیانێکی بەڕاستی شێواوە ناژین کە شایستەی
ئینسان نەبێت وەک ئینسان ئەمریکێکیش لە ژیانێکی شێواوە دەژێت ئەوروپێکیش لە ژیانێکی شێواوە دەژێت و هێشتا ئەو ژیانە ئەو ژیانیە نییە کە فعلەن ژیانێک بێ عەقلانی بێت چونکە مامەڵەکردنی ئەو پەیوەندیانەی کە هەن لە نێوان ئینسانەکانە هەمووی لەسەر کۆمەڵی ئاعتیقاد و تەسەورات دامەزراون کە لە ڕاستی شتەکان ئەوانی ئێمە ڕۆژانە لە ڕێگەی تەلەڤیزیۆنەکانەوە ڕکلام بۆ شتانێک دەکرێت و قەناعەتمان پێ دەهێنرێت لەبارەی ئەو شتە ئاوایە و یەکەمە و نازانم چییە لە کاتێکا لە واقعا ئەم شتە ئەوەی یعنی یەک دنیا و وەسائل هەیە لە جاتی ئەوەی ژیان و شتەکان وەک ئەوەی کە هەن نیشانمان بدەن ڕێک وەک ئەوە نیشانی دەدەن کە لە بەرژەوەندی ئەو تەرەفان پێکەواتە ئێمە لەناو ژیانێکی وەهمیە دەژین ئەگەڵوادێت ئەی عەقڵ ئەو شتە گرنگە بێت لە ئێمە کە دێت سەر لە نوێ ئەمەی کە وەهمیە ئەم وەهمە جارێک بەر لە هەموو شتێک ئاشکرا دەکات دوایەوە کە وەهمەکە ئاشکرا دەکات لەناو ئەم وەهمە بەرەبەرە ئەو شتانە ئاشکرا دەکا و کە هەن و وەک ئەوەی کە هەن نەک وەک ئەوەی کە ئێمە وامانزانیوە وان پرسیارەکەی من ئەوەیە ئێستا من پرسیارەکە دەکەم وازانم ئەمە ڕێگە خۆشکردن بوو بۆی پرسیارەکە بکەم دوایەوە گفتوگۆکە دەست پێ دەکەم طبعا ئەم شێوازە لە ئێستا خەریکە کۆرسەکە شێوە دەگرێ ئەمە من یەکەم جارە ینی شێوازێکە تایبەتە بەم کۆرسە لە کۆرسەکانی تر حتمما شێوازی تر هەبوو بەس من خۆم وەکو بڵێ جڵۆم بۆ کۆرسەکە شل کردووە وازم لێ هێناوە بۆی ئاراستە دووستەکەی خۆی وەرگێت و هەست دەکەم ئەمە باش بیان گفتوگۆیانێک کە هەن و بەردەوام دەبین لەسەریان ئێستا پرسیارەکە ئەمەیە ئایا ئێمە بە عەقڵمان نەزانیوە کە ئاوایە یا ئەگەر پێشی بزانین ئێمە ناتوانین ئەو ئیشە بکەین بەلایەنی کەمەوە ژیانی خۆمان داڕێژینەوە ینی ژیانی خۆمان بخەینەوە سەر دۆخە ڕاستەقینەکە یان بەلایەنی کەمەوە من وەک ئەوە بژیم کە ئینسان وەک ئەوەی کە هەم طبعا ئێمە کە دەڵێن وەک ئینسان بژی دائما مقارنەیەکە دەیکەین دەڵێن وەکو سەگ دەژی یعنی على ئەساس هیچ احترام و هیچ کە دەڵێن لەم ڕۆوە لەکەوە دەڵێن لەوێەوە دەڵێن کە ژیانی مادی بۆ دەست لەبەرنی یعنی نانێکی باشی نییە بیخوا شوێنێکی باش نییەکی ئایا بژی ئێمە بیر لەم شانە دەکەین یعنی ئێمە لای ئێمە تەسەورمان بۆ ئەوەی مرۆڤانە بژی ئەوەیە کە ئەم پێداویستیانەی کە پێی دەڵێن پێداویستی ژیان بە ئاسانی لە بەردەستیان بێت و یانە نەکرێت و نازانم چی و ئەم شتان لەسەر چی یانە نەکرێت لەسەر ئەو پێداویستیانەی کە پێویستێکی بۆ ژیاننانە و شوێنێکە بۆ دانیشتن و ئەمانە ئێمە ئینسانیەتی ئینسانمان ڕابط کردووە بەم مەوزوعانەوە کە دەڵێن مافی مرۆڤ و سەیری بەندەکانی مافی مرۆڤ بکە ئەوەی کە تەحدیدی دەکات کە دەبێت تاک چی پارێزراوە بێ لە ناوێ لە تاکێکە لە ئینسانەکە هەموو ڕەبتە بەو شتانەی کە بەڕاستی لە دەرەوەی ئەم یعنی لە دەرەوەی ئینسانیەتی ئینسانن بەم معنایی کە دەکات بێڵێت لەبەر ئەوە ئینسان بۆ ئەوەی ئینسان بێ یعنی لەوێەوە ئینسان نابێت کە خواردنەکەی خواردنێکی بەباشی بێتە بەردەست بۆ فێڵی لێ نەکرێ یانە نەکرێت کە خواردنەکە دەست دەخات فلان نەکرێ فلان نکرێ یعنی لەوێەوە بەڕاستی ئینسان وەک ئینسان تعریف ناکرێت یعنی ئەمە تعریفکردنی مرۆڤە بە پێی ئەوەی ئەو پێناسەیە کە لە کۆنا وتراوە مرۆڤ کائینێکی حیوانێکی زیندەوەرێکی گۆیە ینی ئەمە مامەڵەکردن لەگەڵ زیندەوەریەتی مرۆڤ مرۆڤ وەک زیندەوەر وەک دیکات کە ئێمە باسی دەکەین باس لە مرۆڤێک دەکەن وەک مرۆڤ نەک وەک زیندەوەر ینی زیندویەتی ئێمە زیندوو بین بەمە نابین بە مرۆڤ بەمە زیندەوەری ینی زیندەوەرێکین وەک هەر زیندەوەرێکی تر کە ئەویش زیندەوەرە پرسیارەکە لەوەیە ئەمە کاتی ئێمەمانە جا ناکەینەوە من دەمەوێت ئەو تەسەورانە لەو تەسەورانە دووتان خەمەوە کاتێک کە دەڵێم مرۆڤانە بژین
و بۆ ئەم مرۆڤانە ژیانە دروست کراوە یعنی کە تۆ دەڵێ ئەوروپیەک مرۆڤانە دەژی بەڵام کوردێک مرۆڤانە نە بەس ئەمە وایە ئایا مرۆڤانە دەژی بۆ ئەوەی ئێمە بەو معنایە نا بە معنا هیومانیستیەکەی نامرۆڤانە بژین بۆ بە معنا فەلسەفیەکەی بە معنای دیکار دەیڵێ بۆ ئەوەی مرۆڤانە بژین نەک وەک زیندەوەرێک ئەوەی کە ڕەبتی بە زیندەوەریەتی ئێمەوەیە پارێزراو بێت ئەگەر ئاوا بژین ئێمە پێویستمان بە عەقڵە کە پێویستمان بە عەقڵ بوو ئەو گیانمان بۆ دادەڕێژێتەوە ئەگەر بێت و ئێمە لە زیندانێکی شابین تەنها ئەوەندە مامەڵە لەگەڵ زیندەوەریەتێکەمانە بکرێ کە بمێنینەوە یعنی بە معنایەکی تر ئێمە لە زیندانێکا کە خواردنێکمان دەدەنێ لەوانەیە زۆر زۆر خراپ بێ خەوێکی باشمان نییە جێگەیەکمان نییە چونکە لە جێگەیەکا داناین وەکو درندەیەک ڕێزمان ناگیرە کە من سجن کرام ڕێز نەگیراوە هەر بەوەی کە سجن دەکرێم زیندان دەکرێم من تەواو ینی ئەوەی کە پێی دەڵێن کەرامەتی مرۆڤ لە مافی مرۆڤە من ئەم کەرامەتەم نەماوە تەواو بوو بەڵام لە عینی کاتیشا لەگەڵ ئەوەی کە هەموو ئەمانە لە لای من هەمووی پێشێر کراوە بەڵام من دەتوانم لەناو ئەو زیندانە بە پێی کار سەر لە نوێ جیهاندا ڕێژمەوە سەر لە نوێ جیهاندا کە دەڵێم جیهان مەبەستم ئەوەیە کە من وەک مرۆڤێک لە ناویا هەم من لە ناو زیندانێکی شابم لە ناو جیهان ئەگەر لە ناو ینی مەساحەکە جیهان ڕەبتی بە مەساحەوە نییە کە دەڵێم جیهان مەبەستم شارەکان و وڵاتەکان و ئەمانە نیە مەبەستم لە جیهان ئەوەیە کە من تایە دەژیم ئەگەر بێت و لە زیندانێکی شابێت جیهانی من و ئەگەر من لە زیندانێکی شابم زانینم لەسەر جیهان عەقڵم دەکرێت جارێکی تر دایڕێژێتەوە ئێستا ئاز دەکەم باشترە پرسیارەکە ئێستا ئیتر بیکەم چونکە مەفهومی ئەوەی کە ئینسان وەک ئینسان وازان ڕۆشن بوویەوە مەبەستم چییە؟ ئەمە پرسیارەکەی ئایا ئێمە فعلەن شتێکی وا شک نابین و باوەڕمان بە شتێکی وانەیە کە دیکار دێڵێ کە عەقڵ دەتوانێت ئەم کارە بکات و عەقڵ وەک شتێک کە لەناو ئێمە هەیە بەبێ ئەوەی پێویستی بە هیچ شتێک بێت وەکو وتم ئەگەر ئینسان لە زیندانێکیشا بێت دەتوانێت ئەم کارە بکات یا وەکو ئەوەیە ئەو ڕێگریانەی کە ڕێگرن و لە بەردەمەوە کە عەقڵ وشار بێتەوە خۆی کاری خۆی بکە و دەرەوە کارەکەی بۆ نەکات چونکە عەقڵ لە ڕاستیا تاکە دێتە ناو کۆمەلگاوە عەقڵی هەر لە سەرەتاوە بە وەکالەت دراوە بە کۆمەلگا یعنی کۆمەلگا وەکالەتی بیرکردنەوەکەی گرتووەتە دەستۆی ئەو لە جیاتی ئەم تاکە بیر نەکاتەوە و هەموو تاکێکی ناو کۆمەلگایەک وەکیلێکی هەیە کە بیری بۆ دەکاتەوە کە عیبارەتە لەو ئەتقاد و بیر و باوڕ و نەریتانەی کە لە ناو کۆمەلگایە هەم تاکەوەری دەگرێت بۆ ئەوەی وەکو تاکێکی ئەو کۆمەلگایە خۆ بکرێت باشە کێشەکە لەویایە کە ڕێگاکەی سەختەوەی ئێمە بگەین بەوە لە کاتێکە لە ڕووی واقعیەوە سەخت نییە یعنی ئەم شتە نە پارەی زۆری دەوێت نە نافڵانی دەوێت ئەو شتانەی کە ئێمە بە قورسی دەزانین ئەمانی پێویست نییە تۆ تاقیگەت پێویست نییە تۆ دەڵێ من لە فیزیا ناتوانم بچمە پێشەوە یا لە کیمیا چونکە تاقیگەیەکی باشە ئەمە هیچی پێویست نییە ئەم شتانە پێویست نییە ئەمە خۆتی پێویستە ئەی باشە بۆ نایکرد بۆ ئەمە ناکرد بۆ بەناوم پرۆسار ناکرد یعنی سەبەبەکە ئەوەیە کە فعلەن شتێکی وانەیە کە دیکار باسی دەکات ئەوە یەک دوو لەبەر ئەوەی ئەو دەربەستانەی لە بەردەمیان سەختن سێ لەبەر ئەوەی ئێمە خۆمان نامانێ بە ڕازین بەم ژیانە و بەمی کە هەیە پێ ڕازین ئەم وەهمەی پیاە دەژین ڕازین و ئەمە ژیانە ڕاستەقینەکەیە و درۆیە ئەوەی کە عەقڵ دای دەڕێژێتەوە و شتەکان وەکەوەی کە هەن و حەقیقەت و ئەمانە هیچ شەیە هیچی ئەسڵێکی کام لەمانەیە جا ئێستا گفتوگۆ لەبارەی پرسیارەکەەوە دەکەین چۆن دەست پێ بکەین لێرەوە دەست پێ بکەم لێەوە بۆ من ئاوا دەست پێ دەکەم ئەم ڕیزە ئەو ڕیزە تا ئاخیر دواتریش جارێکی ترە ئاوا دەست پێ دەکاتەوە دەر پرسیارەکان بەردەوام ئێستا ئەم ڕیزە
دەست دکتۆر دکتۆرەوەی کە طبعا بۆی زانی مەسن ئینسان حەزی بە چیە چی بەلاوەگرین ئەوانە ئەوەی کە لە مێشکی ئینسانە دۆزراوەتە بەلوی بایۆلۆژیەوە مەسەڵەن کراوە بە سێ بەشیش پێوترێ مێشکی خشۆکی بە مێشکی شیردەر ئەنجام مێشکی ئاژەڵی پێشکەوتوو ئەوەی کە کۆنترۆڵی غەریزەکانەکە کەەوە لە هەموو بوونەوەرەکانە بڵێم و پێ وایە لە پڕپڕەدارەکان و لە شیردەیە کولمبۆکە غەریزەکان شوێنی مانە خواردن و خۆرمەچیان بە دەرەجەیەک هەموو ئاژەڵێک بۆ مانەوە ئەوەی بەلاوە بۆ بەشی دووەمی کە تایبەتە بە سۆز و شتی ترەوە کە لە شیردەرەکان مرۆڤایە خۆشەویستی و چێ خێزانەوە ئەوەی تر کە مهم نیوکۆرتێکسی پێڵێن بەشی ئەوە لە ئەیپەکان و لە مرۆڤ و دۆفینەکانی مرۆڤایە کێشەکە لەوەی ئەمە خۆی ئۆتۆماتیکی ناکەوێت ینی خواستی نییە پێویستی بۆ هەیە ینی چۆنەڵی ئینسان پەروەردەیەکی هەبێ ئەو بەشەی بکەوێتە ئیشتا چۆنەڵی چۆن چێژ لە خواردنێکە بینی ئاش چێژ لە بیرکردنەوە بینی ژینا ئینسان ئەوەی کە پێڵێ بیرکردنەوە لە ڕاستەی بیرکردنەوە نییە کۆمەڵی وەحمە لە مێشکێک کە زوو لێ ڕاکە ینی ئەوەی کە بەلای زۆرینەی ئینسانە مهمە ژیانە غەریزیەکەیە چۆن ئەوەی بۆ دابین کرد بۆی کە ئاماژەت پێ نافەکانی بۆ شوێنە بۆمانەوە و چی ئەمە هەموو ئینسانە بەعام لە هەموو جیانە نەک لە ناو کوردان لە ناو عەرەبە لە ناو موسڵمان هەموو ئینسانەوەی بەڵاو مهمە سیستمی هەبێ من بۆ دابین کاڵێەوە باشترین سیستم ئەو بەشەی تری مێشک بۆی بکرێتە کار و مرۆڤیانی ئیشی لەسەر ینی چێژ لەوە بینێ کە بێت بکاتەوە کە داهێنانکە ئەگەر تێبینی بکەیت تایبەتە بە کۆمەڵی مرۆڤی زۆر کرد کاڵین تایبەتە نەک بڵێ سیفەتە لەوە هەیە ئەوەی کە پێی گەیشتووە ئیشی پێکاو چێژی لێبینی ینی زۆر پێویستی بە گورز هەیە ئینسان هەم پێویستی بە شکانن هەیە تا لەو قۆناغەوە بچێتە قۆناغەکانی سەرۆتری بەکارهێنان مێش ژنە ئۆتۆماتیکی زۆر زەحمەتە جا ئەو ڕێگەی سێوا لە ئینسان بکەی زۆرینە بگابەوەی هەر چێژ لە غەریزە نەبینی غەریزە کۆنترۆڵکە لە حەدێکە ئەوەی کە بمینێتەوە ئەوەی تر مەسەڵەن لایەنە حتا نەک ئەو بەشەی مێش تەنها بۆ لایەنی عەقلی نیە لایەنی هونەریە لایەنی ڕۆحی هەنەوەی کە ئێستا زۆر تەجروبەی لەسەر ئەو لایەنە بەرزی مرۆڤە حتا هەرەمەکەی ماستۆش کە باسیەکە سەرکەوتن بۆ قۆناغەکانی بەرزتر پێویستی بۆی ئەو بەشەی مێش داکەن جا سیستەمەکانیش بە ئەم بەرژەوەندیان لەوەیان نییە مرۆڤ بکەن کە هەمووی بیرکەرەوە بێت ئەنیشان بۆیە چۆنەڵی ڕۆی غەریزیەوە تێری کە بێتەوە و ئیتر زیاتر هەستەکەمەوە بێت بەمانایەکی تر خەڵک بە کشتی حەز دەکا وەک زیندەوەرێک بژی سودەوەیە ینی وەک زیندەوەرێک بژی ژانێکی باشی زیندەوەرانە بژی وەک زیندەوەرێک بە باشی بژی ئەمەیە چونکە تەنانەت کە باوەڕی بە جیهانی شتریشە کە هەڵێ دێرە ئەمیرم لەو جیهانەی تریش باوەڕی بۆیە هەرچ بەردەوامیشی ناکۆتا بەو چێژانەدا چکە ئەو مژدەی کە پێ دێ خۆ هیچ مژدەیشی عەقلیان هونەریان ڕۆحی نین فعلەن لەو وێنەیە کە دروست کراوە بۆ لێکدانەوەی ئەو دنیا هەر خەریزی لەسەرەوە وێناکراوە کە ئێمە دواتر دەمرین دەچینە ناو عالەمی چێژەکان لە ڕاستیە چێژی ناکۆتا چێژی ناکۆتا ئەم یانی ئەوەی کە لێراتەوە ئەمە خۆی وێناکردنەوەی ئەو دیوی مردنە لەسەر ئەساسی هەیە بەس یەک شتەیە لێرە خۆی لە ڕاستیە کاتێ ئێمە باسی مێشک دەکەین بەشەکانی مێشک ینی مرۆڤ هەندێک شتیە ئەگەر بیریش نەکاتەوە لە زیندەوەرەکانی تر جیاوازە بۆ نمونە مرۆڤ نەرید وەرگرە لە زیندەوەرەکانی تر نەرید وەرگرن ئێمە لە ڕێگەی نەرید وەرگرتنەوە دەتوانین کیشەکان فێر بین و کیشانێکە مەیمونێک ناتوانێت فێریان بێت ینی بەشێکی ئێمە هەیە کە پیشەیە بەڵام ئەمە لە عینی کاتیشا کە ئاوایە کە ئینسان ئەوەی تایە ئەو هێزی وەرگرتنی نەیدەکانی تایە لەم دوایە کە مەوزوعی تەکنۆلۆژیا پێش دەکەوێت ئەم نەریتانە لە جاتی ئەوەی بخرێنە ناو جەستەی مرۆڤ ئەو نەریتانە دەکرێت بخرێنە ناو مادەیە ئامێرە ینی تەنانەت ئەگەر بێت و نەریت وەرگریش بێت نەریت بەکارهێنیش بێت وەربگرێت و بەکاربێنێت ئەوە لە هەر وەکو بڵێ بەدیلی هەیە یانی ئێستا بۆ نمونە بەدیلی ئەو کەسانێک کە بەدەست ئیشیان دەکرد جاران ئێستا کۆمەڵە مەکینەیە ئەمە لەکوێوە هاتووە لەوە هاتووە کە سیستەم دەکرێت بخرێتە ناو مادەوە بۆ ئەوەی کە ئەوروپا پێی بوو بە ئەوروپا ئەم فکرەیە بۆ هیچی تر نەبوو جگەل لەوەی کە ئەوان توانیان ئامراز بگۆڕن بە ئامێر بەوەی سیستەم بخەنە ناو مادەوە بەڵام حیوانێک تەبان ناتوانین ینی ئەوەی کۆمپیوتەرێک دێکا حیوانێک ناتوانین بکات ینی مرۆڤ بەدیلێکی بۆ تەنانەوە شتانەی خۆی دۆزیوەتەوە ینی بەدیلێکی باشتر تەبان ینی ئێستا
لەوەی کە پیشەیە معمەلێک باشتر ئیشەکە دەکات ینی کارگەیەک باشتر ئیشەکە دەکات تا مرۆڤەکان بکات و هەم ئینتاجی زیاترە هەم ئینتاجی ڕێک و پێکترە هەم فڵان هەم فڵان فعلا ئەو کێشە دروست ناکات مەکینەیەکە بۆ خۆی ئیش دەکات ینی وەکو بڵێ ئەمە تەبان بەهای مرۆڤی زۆر کەم کردەوە چونکە مرۆڤ جاران وا دەبیندا کە قودرەتی وەرگرتنی پیشەکانی حیوانەکانی ترنیانە یانە ئەو نەریتانە هەیە بەس دوایەوەی کە ئامێر پێیا دەبێت وە سیستەم دەخرێتە ناو مادەوە بەهای مرۆڤ لە ڕاستیە دادەڕوخێ بۆچی بەهای مرۆڤ تا ئەو کاتە لەسەرەوە بند بوو چونکە ئەگەر مرۆڤ نەبوایە ویشانە نەدەکات وە بەهاکان لێرە دەگۆڕێت بەڵام ئەمەش فعلا ناکەوێتە ناو مرۆڤیەتی مرۆڤ یعنی مرۆڤ قودرەتێکی تری هەیە کە ئەویش داهێنانی نەریتەکە ئەو نەریتانە کە ئێمە وەری دەگرین تەنها و جێبەجێی دەکەینەوە عەقڵی مرۆڤ داهێناوە بۆ شتێک لە عاسمانەوە نهاتووە و ئەم عەقڵە نەریت داهێنە ئەمە لە ڕاستیە بە شکلێکی ڕاستەقینە دەتوانێت پێناسەی مرۆڤ وەکەوەی کە مرۆڤ یعنی عقڵە بەکارێنەکە یاسا بەکارێنەکە ناتوانێت ئەمە پێناسی ئامێرت بۆ دەکات پێناسی مرۆڤ بۆ ناکات یعنی تۆ دەتوانم من دەتوانم ئەم ئامێرە وا پێناسە بکەم کە مادەیەکە شیاوە بۆ وەرگرتنی نەریتێک سیستەمێک و ئەم سیستەمە دەخرێتە ناو ئەم مادەیەوە و ئەم سیستەمە لە ناو ئەم مادا ئیش دەکا و ئیشێکی ئیشێک جێبەجێ دەکات هەر بە هەمان شێوە ئەو سیستەمانە دەخرێنە ناو مێشکی ئەمە مێشک لێرە هیولایە مادەیەکە کە دەکرێت و سیستەمانە وەربگرێت چۆنە مادەیە وەری دەگرێت و دواتریش ئێمە تەبەن هەر ئەو کە بوو بە سیستەم ئەو خۆی ئیش دەکات بەبێ ویستی ئێمە ئیش دەکات ئیش دەکات بە کێ بە ئێمە بە ئێمە ئیش دەکات و هەموو پیشەکانەوانەی کە ئێمە دەڵێن با بیزانین و فێری بین تەمرینی بۆ بکەین هەمووی ئەوی کە بەڕاهێنانە هەمووی دەکەوێتە ناو ئەو مۆزوعەوە یەکێک لەو کێشانە ئەوەیە کە حتا پێش کانت دیکارت ئاماژە هەیە تەبەن بۆ مۆزوعی ئەخلاق یعنی لە ئەرستۆوە وا دەزاندا چونکە ئەرستۆ فکرەی تەرح کرد بۆ ئەخلاق کە ئەخلاق نەریتێکە ئێمە بەڕاهاتن فێری دەبین یعنی بۆ ئەوی من عادل بم دەبێت زۆر ئیشی عادلانە بکەم تا ببم بەعادل هەی باشە من کە عادل نەبم چۆن دەتوانم ئیشی عادلانە بکەم تا بم بەعادل یعنی عادل بوون پێش دەکەوێت بەسەر ئەوەی کە تۆ کردەیەکی عادلانە بکەیت یعنی زانینەکەی پێش دەکەوێت بەسەر و ئێمە چۆن بزانین ئەمە کردەیەکی عادلانە چۆن بزانین ئەمە کردەیەکی فلانی ئەو پێی وا بوو کە ئەمە نەریتە تەمان ئەمە دواتر مەوزوعی ئەخلاق لەگەڵ نەریتا تێکەڵ دەکرێت ئاکاری مرۆیی یعنی ئەو ئەخلاقە مرۆیی کە لە حیزبین دەوەریەکانی وە لە ئامێریشانیە کە عیبارەتە لە فەزیلەتەکان ئەو فەزیلتانی کە لە مرۆڤ بەخەن ئەمانە ئەرستۆ پێی وا بوو بە وەرگینە ڕاهێنان ئێمە دەتوانین ئەو نەریتانەوە یعنی ئازایەتی بۆ نمونە ئەوەیە تۆ دەدەی بە کۆمەڵە شوێنی ترسناکە دواتر بۆ خۆت ئازادێت یعنی تەمرینە لەسەر لابردنی ترس لە کاتێک ئازایەتی ئەگەر تەمرین بێت لەسەر لەم بابەتە بێ و کاتە دڕندەکان هەموو کەسێک ئازادکەن ئازایەتی و کاتە فەزیلت نێ ئەمە دەبێت جیاکەینەوە لەبەر ئەمە لە لێرەشە لە منتیقەی کە ئامێر هەیە ئامرازنە ئامراز تاوان جیاوازەکەی لەگەڵ ئامێر لەوانەیە و برادرانەیە ئاگاداری ئەو شتانە بن کە کۆرسەکانی تر بن یان نووسینەکان من جیام کردوێتەوە ئامراز وەکو خاکەناس وەکو تەورێک کە سیستەمی کارکردنەکەی لە دەستمایە دەبێت من وەریگرم هەموو کەسێک نازانێت تەور بۆشێنێت تەور دار ببرێتەوە هەموو کەسێک نازانێت بە ئامرازێک لە ئامرازەکان کار بکات دەبێت سیستەمەکە لە دەستیایە بەڵام ئەم سیستەمەی کە دەخرایە جاران ناو دەستەوە هەر خرایە ناو خودی مادەکەەوە کە خرایە ناو خودی مادەکەەوە کاتە پێویستی بە من نامێنێت چونکە سیستەمەکەش لە ناو خۆیانێت و ئەمە طبعاً ئینسان هات چی کرد ئەوەی کە لەسەر خۆی دەکرێت کە ئەوەیە کە سیستەم لە ناو ئەو مادەی مێشکە دامەزێنێت ڕێک هات لەسەر مادەکردی و ئەم مەوزوعی تەکنۆلۆژیا يعني أما سري أوروبا همو مناسك كان وجودي أوروبي حضاري أوروبي لسر أعم تشتبه شو كده مثلا شون سيستم بخيرنا وما دوا السيستم دخلايا و زين يعني طبعا بروسيس تاع بروسيس كي أشكال يعني سيستمان دكت دشتى كيو
چۆن دەبێتە سیستەم و دەبێتە نەریتێک یان ئێستا کۆمپیوتەرێک و فلانێک و فیسارێک و یەک دنیا شت لە مێشکی نایە ئەمانە چۆن مێشک وەری دەگرێ و ئیش دەکەن ئەمانە تەمان تا ئێستا سایکۆلۆژیش بۆی ڕوو نەکردوینێتەوە چونکە ئەمە بەڕاستی پرۆسەیەکی زۆر سەر و سەمەرەیە ئەو مادەیە کە سیستەمەکە وەردەگرێت نازانین مادەیە یان نازانین لەبەرەوە لێرە دەمەوێت چی بڵێم دەمەوێت بڵێم ئێمە ئەگەر بێت و غەریزەکانیش نەبن ئێمە شتێکمان هەیە کە لە حیوان زیاترە لە ئاژەڵ زیاترە باوا بڵێن لە زیندەوەر زیاترە هەر لە زیندەوەر فعلەن زیاترە ئەوش وەرگرتنی نەریتەکان و کارتێکردنی بەڵام هەر ئینسان خۆی هات شتێکی دروست کرد کە عیبارەتە لە ئامێر ئەمەشی یعنی بوونی ئامێر وا دەکا ئێمە بڵێن مرۆڤیەتی مرۆڤ لە ناو نەریتەکان نەریت وەرگرتن و نەریت بەکارهێنان ئەی کەواتە مرۆڤیەتی مرۆڤ لەکوێیە مرۆڤیەتی مرۆڤ لە داهێنانی نەریتەکان ئەی نەریتەکان چین نەریتەکان ئەوانن کە جیهان ڕێک دەخەن یعنی ئەو نەریتانەی کە ئێستا ژیانی ئێمە ئەو جیهانە کوردیی کە ئێمە تایە دەژین کۆمەڵە نەریت ڕێکی خستو خۆمە باڕەمێکی ناچێت بەڕێوە و بەزام نەریتانەش تەمەن تا ئێستا دراسە نەکراوە یعنی هەر دەڵێن ئێمە کورد خێڵەکیە و تەواو هیچی تر ئاو بێنەوە دەست بووە هیچی تر ناڵێت و ئەمە سیستەمێک لەناو ئەم ڕێخستنەی ئێمە هەیە کە ئێستا لێرە دانیشتوین سیستەمێک بۆ زمانەکەمان هەیە کە گفتوگۆمان ڕێک دەخات سیستەمێک بۆ گوتارەکان هەیە گوتارێک هەیە کە سیستەمێکە حکومەکانی ئێمە ڕێک دەخات ئێمە حکم لەسەر چۆن حکم لەسەر شتەکان دەکەین چۆن بیر لە شتەکان دەکەین ئاعتقاداتمان ڕێک دەخات پەیوەندی ئاعتقادیەکانمان ڕێک دەخات هەمومان بەجارێ پێمان وایە بۆ نمونە فڵانە شت ئاوایە و ئاوایە ئەمانە هەموو کۆمەڵە سیستەمن و نەریتن کە ژیانی ئێمەی بەم شێوەیە ساز کردووە کە هەیە عەقڵ چی دەکات عەقڵ هەر نایە ئەوەی کە هەیە وەکەوەی کە هەیە دەرکی پێ بکە لە عینی کاتیشا لەناو کۆمەلگایەکی دیاریکراوە نەریتێکیش بۆ پەیوەندیگرتن لەگەڵ ئەو شتا یانی چۆنیەتی مامەڵەکردنەکە دا دەڕێژێت کەواتە مرۆڤیەتی مرۆڤ لە شوێنێکی ترایە یانی لەو سێ ناوچانیە کە هەیە و مرۆڤیەتی مرۆڤ لە ڕاستیا پەیوەندی بە مێشکەوە پەیوەندی بە مێشکەوە نییە کە دەڵێن پەیوەندی بە مێشکەوە نییە مەبەستمەوە نییە شتێکی ئەفسانەی یای اعتقادی بڵێن پەیوەندی بە ڕۆحەوە هەیە ڕۆحیشەوەیە کە چونکە ئەسڵەن لە تەسەوراتی دینیشە و کاتێک کە دەچی کتێبەکان دەخوێنیتەوە کە باسی ڕۆح دەکرێت باسی زیندوێتی دەکرێت هەر ڕۆح ئەوەی پێی دەڵێن ڕۆحی نییە معنایەکی نییە تۆ دەڵێ ڕۆح لەبەر یانی چی یانی ئەو شتە زیندووە ئەگەر ئەگەر زیندوێتەکە لێ دەرێنە ئەو شتە نانێت بەڵام کاتێک ئێمە مەفهومی ڕۆح لای هیگڵ وەردەگرین ئیتر ڕۆح دەبێتە کانگای بنەماکانانی دەبێتە ئەو منەی کە دێکات باسی دەکات ئێستا لێرە بەپێی جوابەکەی تۆ بێ یعنی مرۆڤ فەرمەیلی بۆ ئەوە هەیە زیندەوەرانە بشین بۆیە نایە ئەمە بکە لە لایەکی ترەوە تۆ هەستەکەی ئەمە قسە تەمرینی دەبێت لە ڕاستیە ئەمە تەمرینیە یعنی ئەوەی تەمرینی دەبێت وەرگرتنی نەریتە یعنی بۆی من فەرزەن بۆ نمونە زمانێک فێر ببم پێویستم بە تەمرینە بۆی ڕابن لەسەر شتێکە ئەوەی کە ڕەبتی بە تەمرینەوە هەیە جۆرێکە لە ڕاهاتن لەسەر خویەک لەسەر نەریتێکە هەیە و مێشک زالەن ئەمیشە دەکات ینی مێشکە ئەم ڕامان دێنە لەسەر شتەکان و بەبێ مێشک ممکن نییە من ڕابێم لەسەر شتێک و نەریتێک وەرگرم و مێشک نەریت وەرگر و دەری بەکارهێنە ینی هەر وەکو کۆمپیوتەر وایە نەریتەکان وەردەگرێ و بەکاریان دێنێ بەڵام شتێکەیە کە ئەم نەریتانەی کە وەریان دەگرێت ئەو نەریتانە دادەهێنێ جگەر لەوەی کە ئەو نەریتانە دادەهێنێ ئەوەش کە هەیە وەک ئەوەی کە هەیە دەناسێنێ یعنی ئاشکای دەکات حەقیقەتی ئەو شتانە ئاشکار دەکات وەکاتێک کە ئێمە بەپی حەقیقەتی ئەوەی کە هەیە نەریتەکەدا دەڕێژین نەریتێکی ساز لەگەڵ ئێمە تەبیعەتی ئێمەدا دەڕێژێ بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو شەیکە وەکەوەی کە هەیە و ئێمە لە گۆشەنیگای ئێمەوە چونکە نەریتەکە یەکسەر تەحلیلی گۆشەنیگا دەکات یعنی ئەو شتە چیە شتێکە و ئێمە یعنی چۆنی دەبینین شتێکە و زانینەکەی خۆی شتێکە چۆنیەتی بینینەکەی بۆ نمونە کوردێک کاتێک
ئەو نەریتە دادێنێ سروشتی ئەم نەریتەی پێ دەبەخشێ لە ڕێگەی عەقڵەوە بە ڕێگایەک ئەو شتە وەک ئەوەی کە هەیە کە دەیبینێ بەڵام میلەت کەسێکی تر کاتێ سروشتی کۆمەکی دەکا ئەو نەریتە دابێنێ بە ڕێگایەکی تر ئەو شتە وەک ئەوەی کە هەیە دەیبینێ یعنی لێرە نەریتەکان لە ڕاستیا چۆنیەتی کردنی کارێکن بەس ئەو کاری کە بەم چۆنیەتیە دەکرێت ئەمە ئیتر عەقڵ دەبێت دەرکی بکە ئەمە هەیە کە دەبێت بدۆزرێتەوە تا دنیا جارێکی تر دابەزێنێت لەبەرەوە مێشک کەس دەکەم شتێکە مێشک دەتوانین بەم تاریفە تعریفی کەی کە هێزێکە وەرگری نەریتەکانەوە دەشوانێت کار بە نەریتەکان بکە بەڵێ وەکوتم بەشێکی غەریزی بەشێکی عاتفی بەشێکی بڵێ کە تایبەتە بە ئینسانیت و نەریت بەس ئەو خۆشی ئەو بەشێکە ناونانی و کۆرتێکس یا بۆ کۆمەڵی بەشی جیاجیا هەرچەند دراسی زۆر لەسەرە بەس بۆ کەسانی کە طبعا معنەیەک لا نەبوو آخر مشكلة هو أو توبوغرافيا كتحديدي لأن هو مشكا كتوت دليل مشك فناسية كي داري كاري مشك أماية أجر طبقات شيء هذه هر محكومة بو هنا يعني محكومة ب بويك لسرية لبروا بون منا إما مشك كاتك ربطي بنريد كان وهي نريد ورقة نريد يبجى كذا يعني تبون منا تمرين كي سايكولوجي ئەمش کۆمەکت دەکا بە حکمەوەی کە یارمەتی دەدا بۆ شکڵە بیکە بۆ شکڵەمێکە ینی نەریتێک باش و کەوتەکە دەدا کاتێک لەم حدودا بێ ئێمە ئیتر ناتوانین بەڕاستی وا بیرکەینەوە لە مێشک کە دەتوانێت ئەوەیە کە دیکار باسی دەکات چونکە توانای ئەمە داڕشتنەوەی دنیای نیە توانای بەدهێنانی نەریتەکانی نیە ئەرێ گەرماتان نییە جەماعەتی پێشەوە خەریکە ئەگەر کرا دواتر بەڵێ نازانم بەردەوام بین دوایەوە بەڵێ پێش قسەکەی باسی دۆخی ئاگایی دەکەن کە ئاگاییە بەسەر دروستبوونی سیستەمەکانەوە ئێمە کۆی بەشەریەت لەژێر سیستەمی نەریتەکان هاژین هەمومان نەریتەکانمان قبوڵە بەشێک لەو ژیانەمان قبوڵە کە زیندگی فسلەجیمان بڕاتە پێشەوە و ئەوەشی کە نەریتەکانە زۆرجار لە ڕێڕەوی مێشکیە لە بیرکردنەوەی ئەمە بەشێکن لە ڕاستی یعنی ئامادە نین بچینە ژێر دۆخێکەوە ئەمانە هەڵسەنگێنینەوە دووبارە هەڵسەنگاندنیا بۆ بکەین ئەمانە بەشێکن لە ڕاستیانە یا تا چەند ئەمانەی کە ئێمە پێیان گەیشتوون کۆی ڕاستی بۆیە دروست نەبوونی دۆخێکی ئاگایی کە بەدەگمە لە مرۆڤەکانە دروست وەکو خۆت بۆ ئێمە وەکو بڵێ بۆچی نەریتەکان فەحز ناکەین بۆچی ئێمە بی لەوە ناکەینەوە ڕێم نەریتەی وەرمان گرتووە چییە ڕاستی بوونمانە بوو یانی شتێک هەیە دەمان ترسێنێ بۆ ڕازی ینی سەبەبەکەی چییە یعنی نازانین فعلا هەست دەکەین هەر ئەمە هەیە و ئەو شاریەمانەیە کە عەقڵ دەکرێت نەریتێک بۆ هەڵسوکەوتی من بێنێتە ئاراوە کە باشترە لەو نەریتەی کە هەیە یعنی لەبەر ئەوەیە یا لەبەر چییە بۆ قورسە یعنی بۆ قورسە ئێمە دەزانین ڕۆژانە درۆ دەکەین لەگەڵێکە لە بازاڕا درۆ دەکەین لە هەموو شوێنێک درۆ دەکەین بۆتە نەریتە مە نەریتێکە تۆ ناتوانانی درۆ نەکەیت بۆچی چونکە ئەوەی بەرامبەرت کە درۆکەت نەکرد لە شتت لێ وەرناگرێت کۆدی مشتەرەک ناکرێت یعنی تۆ لە بازاڕە کە دەچین شتێک دەکڕی لە کەسێک زنجیرێک لە درۆ هەیە کە ئەم ڕەفتە دروستەکە ئەگەر تۆ نەچیتە ناو ئەو پەیوەندە درۆینەوە تۆ نەدەتوانی شت بکڕی نەدەتوانی شتیش بفرۆشی ئەمە نەریتێک دامەزراوە لە پەیوەندی نێوان مامۆسا یعنی پەیوەندێکی دیاریکراو دروست کراوە نەریتێکەیە کە حکمی ئەو پەیوەندێ دەکات تۆ لەناو ئەو نەریتە ئەمە بە دەکرێتە دەر مامۆسایت عینیشت ئەمجارە تەلەبە دەکاتە دەر تەلەبەی مامۆسا دەکاتە دەرێت چونکە کۆدی مشترەک لەبەی دەرێت لە عینی کاتیشا ئێمە هەمومان هوشیارین بەوە کە ئەمەی هەیە خراپە ئێمە هەموو دەزانین ئەوەی لە زانکۆ هەیە وێرانە هەموو قسە دەکا و هاوار دەکا و دەڵێ ئەمە کەی زانکۆیە ئەمە نەزانم چیە بەس باشە بۆ کەس بیر ناکاتەوە لەوە کە ئەمەی کە ئەو دەچێتە زانکۆ و دەبێت ئەوش دەبێتە بەشێک لێ وێرانەیە ئەوە چی هەمومان دەزانین خۆ ئەگەر مەوزوعەکە عینیش بێت تەنانەت ئێمە دەزانین ئەو شانە هەمووی خراپ هیچی باش نین شایستەی مرۆڤ نین وەک بەڵام لە عینی کاتیشا دەستی لێ چی دەمان ترسێنە دەستی لێ بێ نەزانین ئەمە زۆر خەتەرترە لە اعتقاداتی دینی و مەوزوعی ئەو کاینە وەهمیانەی کە خەڵکیان پێ دەترسێن
ئەمە زۆر خەتەرتر لە شەودەبان و لە نازانم چی ئەوانەی کە هەن فعلا ترسێکەیە تۆ ئاعتراف ناکەی لە ترس ئێمە ترسێکمان هەیە لەلا ئێمە دەترسین ئێمە ترسنۆکین بەبێ ئەوەی یعنی هینکەین وەکو بڵێ وشیاریمان بەوە هەبێ کە ترسنۆکی ئایا ئێمە ناتوانین دەست لە نەریتانە بدەین دەرەوە کەسێک کە واژ بکە زۆرەی تێشێ زۆر تەنیا کەوێت دابڕێ لە ژیانیش کۆمەڵێت بۆ خۆی و ترسی بۆ دروست دەکات بە تەنیا بژێت ئەی لە چیدا دەبڕێ زان لە چیدا دەبڕێ لەوەی کە پێی رازی نێدا دەبڕێ یعنی چی یانی کۆدی مشترک لە بینێم تاکە و ئەو ئەوانیتا نامێنێەوە ئەو بەرەبەر دەکەوێتە دەرەوەی نەریتەوە ئەی خۆی ئەوەی دەوێت بێتە دەرەوەی نەریت یعنی کاتێک کەسێک کە ئەم ڕێگایە دەگرێت باشترە کە کۆمەلگاکە فعلەن وەلای نێت وەلای نێ بۆچی بۆ نەیگەڕێ یعنی ڕێک بەردەم پرسیارەتی کارتێکە دوورەکەوێتەوە لەوانی تر ئەمەیە تۆ دوور دەکەویتەوە دوای ئەوە دەکەویتە ناو بۆشاییەک کە هیچ نازانێت و ئەم بۆشایەتەوە ترس تۆ دەترسی بکەیتەوە چونکە دەترسی بێکەس دەترسی کەسدا لەو نەبێت ترسێکی سایکۆلۆجینە بۆ مانایە کە بەشەوە ناوێری بچیتە دەرێ ئەو ترسە جۆرە لە ترس ناکە بۆ کۆنترۆلکردن بەکاردێن جۆرێکی ترە لە ترسە ترس نالەوەی کەس نێ لەگەڵ تابێت ترسێک لە بۆشاییە کە فعلەن تۆ ئیتر هەست دەکەی لە جیهان دەردەکەی خۆی جۆرێکە لە مردنە جۆرێکە لە مردن چونکە مردن غایببوونی لە جیهان ئەمەش بەرەبەرە تۆ هەست دەکەی فڕێ دەدەیتە دەرەوەی جیهان تاقفەکەش دوجار لە نێوان سوژە و بژای لە نێوان سوبێکت و ئۆبێکتە یعنی تۆ ئەو ئۆبێکتێک خۆتە بینی لەناو ئەو سوبێکتەوە منێکم نەبینم لەناوانی ترایە کاتێک منێکدا ئەبڕم لەوانی تر خۆی بە بەتاڵی خۆی منێکی گشتی ئێستا ئێمە هەمومان کە پێی منێکی گشتی کە من دەڵێم عەرفان نین عەرفان هەمان شاهۆیە هەمان بۆچی چونکە هەمان نەریت ئێمە بە هەمان نەریتا سوکەوت دەکەین یعنی ئەم منە ئەمە پێی دەڵێن من لە ڕاستی هەر خۆی لە ئەسڵا بابەتە یعنی هێنیە زاد نییە بابەتێکە لە دێت لەناو ئێمە دەبێت بە زات خۆی تەحوڵ دەکات بۆ زاتێکە لە ئەسڵا ئەم زاتە نامۆیە بێت یعنی ئێستا فەرزانە و زاتە ئێمە مشکلەکە ئەمە یەکێکە لە مشکلەکان ئەم زاتەی بۆ ئێمە دروستکراوە ئەو منەی کە بۆ ئێمە دروستکراوە ئێمە لەبەرەوەی وا دەزانین خۆمانین ئەگەر لێمان دوور بخرێتەوە وا دەزانین لە خۆمان دوور دەخرێت لە کاتێکا لە ئەسڵا ئەم منە غەریبە بە ئێمە بەڵام بەر لەوەی من هەبێ ئەو منە هاتووە بەر لەوەی من هەبێ یعنی بەر لەوەی من دەرکەوێ ئەو منە لە جێگەی هاتووە دانیشتووە ئیتر تۆ وا دەزانی ئەوە چونکە لە جێگەی ئەو دانیشتووە بەر لەوەی ئەو حاضر بێت لەبەرەوە ئەم منە ئێمە بە خۆمانی دەزانین بە تەمامەیەکی کە لە کارەسادەکان کە ئەم منە بە خۆت بزانین هەستکەی ئەمە تۆیت جا لێرەوە فعلەن جۆرێک لە هێن ڕوو دەدا ئەمە پرۆسەکە قورسە بەم شکڵە تۆ دەردەکەی لە ژیان یانی چی یانی بە مردنێ کات دەڕۆیت بە مردنێ کات دەڕۆیت و ئەمە بە شکڵێکی لەوانەیە نەئاگای لەوانەیە جارجار ئێمە لە خۆمانە هەڵمان دابێ محاولەیەکی وا بکەین بەڵام کە بینیمانە وامان لێرێ یەکسەر پاشە کشەمان کە بینیمانە وامان چونکە ئەمە ئەگەر فعلەن هوشیارێکی باشت نەبێ یعنی تەوەهماتت بۆ دەزێت کە تۆ ئاوات دوور کەوتیتەوە وێران دەبی ئاوات لێدێ ئاوات لێدێ ئاوات لێدێ و ئەمەش لە ڕاستیا یعنی وایە بەڵام واش نییە یعنی وایە یعنی لە شوێنەکە وێران بوون و بەڵام لە شوێنەکە ڕزگار بوون جا پرسیارەکە بە بکەم لەگەڵ ئەوەیە کە عەقڵ ئەم کۆمەکە گەورەیەمان دەکات و عەقڵ لای کەسێک نییە ئێمە مەمنوونی بین بمانداتێ هەر لە ناو خۆمانایە و ژیانمان بۆ دادەڕێژێتەوە سەردەمی ئەی باشە بۆچی ناشین بەدەمیەوە ئایا ئەمە وانە عەقڵ شتێکی وانە کە دیکار باسی دەکات یا وەکو هەیە و ئێمە ناچین بەدەمیەوە سەبەبەکەی چییە؟ ڕێزی دووەم بەڵێ ئەگەر لەژێر کاریگەریەوە
چیتر يعني هەروانە کاریگەری ینی نەریتی کۆمەڵایەتی نەریتی اعتقادی و دینی نەریتی سیاسی يعني ئەگەر لە دەرەوەی نەریتی سیاسی بێ ئەی چۆن لەمە دێتێت کۆی نەریتەکان لە ناواسیە يعني نەریتەکان هەمویان نەریتی سیاسی نەریتی کۆمەڵایەتی نەریتی دینی نەریتی اقتصادی نەریتی فلانی هەمووی پێکەوە يعني یەک نەریتە لە ڕاستە یەک نەریتە بە لە مەجالی جیاجیا يعني نەریتێکە خۆی دووپات دەکاتەوە لە مەجالە جیاجیەکان يعني بوارەکان جیاوازن فەرزەن لەناو اقتصادا و نەریتە یەکەکەی کە مامەڵەی پێ دەکا عملەیە هارێ بەس لەناو زمانە بۆ نمونە وشە لەناو فلانی ترە شتێکی ترە لەناو پەیوەندی کۆمەڵایەتیە بەها کۆمەڵایەتیەکانە بەهایە ئەمانە هەمووی بەس چیە لە ئەساسەوە ئەمانە هەمووی يعني کۆمەڵە نەریتن کە ڕەبتن بەیەکەوە هی هەر کۆمەلگایەک نەریتەکانی هەمووی پێکەوە يعني لێرە ئێمە دەبێت لە کۆی نەریتەکان ئێمە مشکلەکەمانەوەی وا دەزانین يعني ئەوەی کە محکومین پێی سیاست زۆر زەقە لە لامان هەست دەکەین سیاست هەموو شتێکی لێ تێداوی سیاست دنیای ئێمە وێران کردووە يعني سیاست لەبەر بۆچی چونکە سیاست ڕەبتە بە خواردن و بە نازانم ژیانی یانی مادی ئێمە لێرە کردومانە بە شتێکی گەورە دەکەن هەموو دنیای کۆنتڕۆڵ کردووە لە کاتێکە يعني تاکی ئێمە بە یەک کۆمەڵ سیستەمی جیاجیا کۆنتڕۆڵ کراون کە زۆر مەترسیدارترن يعني ترە قوبلەی تورترن لەسەر تاکی ئێمە لە سیستەمە سیاسەکە بەعکسەوە پەیوەندی سیاسی لە پەیوەندێکی زۆرینە زۆر سەتیە يعني پەیوەندیەکە حکومەکەی حکومێکی لە ڕاستە ئێمە لەبەرەوەی ڕەبتمان کردووە بە مەوزوعی پارەوە و بژێویەوە لەوێ شتەکەمان گەورە کردووە ئەوە ناوەکو نەریتێک نەریتی سیاسی ئێمە نەریتێکی زۆر لە زۆر ئەمە مەبەستم ئەوەیە بڵێم هەر ئەمانە یعنی تۆ دەبێت کۆی نەریتەکان فەحسکەیت نەریتەکە تەنان نەریتی هونەریت تۆ خەریکی هونەرێکی ئەم هونەرە دەبێت بزانی لێکەوە هاتووە ئایا ئەم ئایدایانی تۆ دەیانکەی بە وێنەی تۆ ئەی ئەگەر هی تۆ نەبن چێ بوو دەدا ئەی تۆ بۆ دەیانکەیت کاتێکە هی تۆ یعنی تۆ دەبێت پرسیارەکە بخەیتە سەر کۆی نەریتەکان یعنی نەریتی پەروەردەیت نەریتی کۆمەڵایەتی نەریتی سیاسی نەریتی فلانی ئەمەش تۆ بەبێ ئەوەی جەنگە دەبێت لەگەڵ نەریتی سیاسی بۆچی چونکە کە تۆ زانیت عەقڵ ئەمەت بۆ دەکات و هیچی ترت پێویست نییە و کاتایی تر جەنگی چی دەبێت من کە بۆ ئەوەی عەقڵم کارا ببێت نەریتەکانم بداتێ یعنی لە سژنێکی شابم ئەمە بکا بەس ئەوەندە بمێنمەوە ئیتر من چی باکەم بە ئەگەر فعلەن بەوەیەکە لە شوێنەکە تعین ببم و پارەیەکی باشم هەبێت و کات کۆمەڵە شت کە ئێمە ئێستا جەنگی لەسەر دەکەین و من لێرە نامەوێت کە سات کەمەوە لەوەی کە جەنگ لەگەڵ دەسەڵاتە بکات لەسەر ئەوەی کە دەیەوێت بەدەستی بێت بەڵام پێم وایە عەقڵ پێویستی بەمانە نەبێت بۆ ئەوەی کە لە دەستی دەسەڵاتێکایە لە دەستی حکوومەتایە لە دەستی دایکمایە لە دەستی نازانم کێایە عەقڵ بۆ ئەوەی بکرێتە هیچ پێویستی بەمانە نییە عەقڵ باوکو دایکی يعني فعلا عقل دايك وباو وبيستي با دايك وباو بيستي با شتك نية دعمي كذا وكل شيء يقول عقل خوي لخويا همو شتكي خوي يعني همو شتكاني خوي لخويا لبرو بيستي بدروي خوي طبعا ليرو عقل ليرو تو دبيت كائنك فعلا سربخو كاتك عقل لنا تو تشالاك دبي وحكم دكاتو بنورك بمعنى كلمه ازاد ئازادی یانی چی سەربەخۆی لە هەموو شتێک وابەستنی بە شتێکەوە وەلعەینی کاتیشا وابەستنی ناکەوێت چونکە ئێمە ئێستا بە وابەستەبوون بە شتەکانەوە خۆمان ڕاگرتووە هەر ئێمە خۆمان وابەستە کردووە بە شتانێکەوە بەم شتانە ڕاگیراوینە ناو جیهان واز دەکەین ئەم شتانە ئەگەر بپڕڕێن چی دەبی دەکەوینە ناو هاویەکەوە یعنی ناو خەرەندێکەوە کە ئیتر کۆتایی لە کاتێکە ئێمە تاقیمان نەکردووە ئەگەر باش بپش لێن ئەمانە چی ڕوو دەدا دەکەوینە یعنی دەکەوینە کوێ ئەمەمان نەپرسیوە
چونکە وا تەسەور وایان وا دروستراوە لە لامان ئەگەر ئەمانە نەبن ئێمە دەکەوینە ناو هاویەکە و دەکەوینە ناو جانە ئەو خەرەندە قوڵەکە ئیتر بن یعنی وەکە لە خەیاڵینەکان هەیە ترسناکەکان لەبەرەوە تۆ دەبێ فعلەن عەقڵ پەیوەستبوونی نییە دواتر بەعەکسەوە جیهان دەبەستێ بە عەقڵەوە و عەقڵ تەنانەت ئەوەیە کە من حکم لەسەر يعني ئەو حکمی لەسەر کە ئەو حکمی لەسەر من هەیە ئەو حکمی لەسەر تۆشێ لەسەر تۆشێ لە کاتێککە ئێمە ڕێگەماندا حکمکە عەقڵ و ئەو کارەکانی خۆی دەکات لە ڕێگەی ئێمە لەبەرەوە ئەو کاینێکی ڕەهایەوە مرۆڤیەتی ئێمەش بەساوە بە ڕەهایەتی ئەگەر ئەو ڕەها نەبوایە شتێک نەبوو بە ناوی ئەوەی کە ئینسان ئازادە سە حیوان ئازاد نیە حیوان لە ژێر جەبرێکە یعنی زیندەوەرەکانیەتی جگەر لە مرۆڤ ئازاد نیە و ئەو ئازاد نییە نەریتەکەی یعنی ئاژەڵێک یعنی باو باپیرانی چۆن بوون کام نەریتەی پێڕەم کردووە ئەمیش بە جەبری دەبێ ئەو نەریتە پێڕەم بەڵام من بە حکمی ئەوەی عەقڵ لە ناو منە هەیە من دەتوانم ئەو نەریتانەی کە باو باپیرانم پێشتر پێڕەویان کردووە من بێمە دەنێرێ یعنی دەتوانم بەڵام مشکلەکە لەوەیە کە دێیتە دەرێ دەوروبەرەکە خۆی لە دەگرێتەوە ئەو ئەدەکا ئەوە دەکا ئەو شانە ڕوو دەدەن کە ئێمە هەمومان بەڕاستی دەستمان لێ هەیە و هەمومان جەنگی بۆ دەکەین لەسەر جەنگی ئێمە بۆ شتانێکە کە خۆی لە ڕاستیدا دەبێت دەستبەرداری بی تا عەقڵ چالاک بێت تا لەژێر حکمی نەریتەکە نەدەچێت تۆ پێویستت بە زانیت پێویستت بە شتێکە لای کەسێکە لە دەرەوەی خۆتە چی دەبێت محکوم دەبی بەوەی کە لەگەن ئەی شەو شتێک نادابین هەتا شتێکەیە تۆ يعني اللي راه بيوان وابستبون كوابستبون بو يعني شي يعني تو فعلا انا زندانه كده بس بو ما يجي بيت دري يعني محمينا كيا دلت دبي سرت في شي بيداني بس اما بمعنى يعني ك تسناك بمعنى واقعي دراسيه اللي واقعيه وهيش تسناك يعني كأبدا برانت تسناك يعني بوشي شو جنگ لەسەر لەگەڵ کەسان یعنی کە تۆ بەم ڕێگا دەڕووی فعلەن ڕەبت بەشەکانەوە ناکەویتە جەنگ لەگەڵ نەریتەکان تۆ لە نەریتەکان دەیتە دەرێ نەک جەنگ لەگەڵ نەریتەکان و ناشت دەوێت نەریتەکان بگۆڕی و بڵێ ئەو نەریتە با بگۆڕین بۆ ئەوەی من و تۆ باش و ڕێگە دەدەین عەقڵ خۆمان دەدەینە دەستی بزانین چیمان لێرە لەبەرەوە دەبێت لە کۆی نەریتەکان ئێمە بێنە دەرێ بۆ ئەوەی بکەوینە سەر ڕێگان نەک ئەو سێ نەریتەی بەڵاز أو بس أو سوي كده دواي الله دواي أول جا خلاص كم واي أول كلام لم نري كان ده نشوف راحت يعني ما راحت شو نسيهم شو يعني أو نام عن لم نري كان ده كنام عن وما أما خلص كاريني لو راحت لو كاريني في أما خلص كاريني كاتيك من أكشتكام شكل إما حسب من الراسخين جيت أو من كثير ما هاتوا ئێمەی دەژی کرد و دیسان و من ڕاستەقینێتە دەرەوە پێم وایە ئەو کاتە ئێمە دەستنەوە بەکارهێنانی يعني ئەگەر لەم نەگەشتەکە نەجات بەکار نایەنین کە هەستەکەین منە گشتەکە منە ڕاستەقینەکە يعني تۆ پێت وایە لەبەرەوەی ئێمە ئەو منە گشتیە ئەو منێکە لە دەرەوە هاتووە بە منی خۆمانی دەزانین کاتێک خۆمانی نازانین کەواتە ئێمە ئەمانەوەی يعني کەواتە ئێمە دەرکمان بە بوونی عەقڵ نییە بۆیە ناشر بەدەمێەوە يعني بۆ نمونە ئەگەر ئێستا ئێمە بزانین ئێستا بۆ نمونە تۆ دەزانیت کە ئەوە شتێکەیە بە ناوی عەقڵ پێشتر نەمانزانیوە ئەمە وا دەکا کە ئیشەکە ئاسان بێت يعني ئەم زانینە بەسە بەس نێوانەیە يعني هەر ئەوەندە بزانینەوە خۆتەم و ئەو کتێبە فەلسەفیانە متمەنەرەوە پێت دەڵێن شتێک هەیە بەس مشکلەکە ئەوەیە يعني ئێمە فعلا چۆن ئەم وشاریە چونکە زانینێکی دەرەکی وەکەوەی اعتقادم هەبێ بەوەی کە ئەو شتە هەیە اعتقاد هیچ ناکات لە ڕاستی ئەمە دەبێت تووشی بیت يعني دەبێت تۆ ئەم منە بە لەناو خۆتە دەرک بەوە بکەی کە تۆ جیای لەو منە ئەو منە گشتێکە هەیە بەچیا دەزانی جیای چونکە ئەو منە شتانێکت پێ دەکات لە تۆ ناکات بس دەبێت بیش شتانێکت پێ دەکات حەد تۆ
تۆ هەتەنانە بە حەزت پێ نییە بەس دەبێ بیکەیت ئەی باش ئەوەی شتانێکم پێ دەکا کە من نامەوێت خۆم ئەوەی کە نایەوێتیە یعنی ئەو منە گشتێ کۆمەڵە ئیشمان پێ دەکا بۆ زۆرێک لەو ئیشانە ئێمە پێی ناڕازین بەڵام دەکەین وایە ئەی ئەوەی ناڕازێتی یعنی کە تۆ دێدەم پرسیارە دەکەی بە شوێن ئەو ناڕازی ناخۆدا دەڵێی زانی ئەوەی ناڕازیە بەمەی کە ئاوا بژی ئاوا بێت کێ لە کاتێکە ناتوانێت ئاوا نەبێت و لەوە ئیتر لێرەوە لێ کۆڵمەکە دەست بێت یعنی ئەمە لێکۆڵینەوە ینی بە دوواداچوونێکی فعلی دەبێت تۆ کە هەر زانینی کۆمەڵەشت بەس نییە دەبێت بە دوواداچوونێکی فعلی بۆ بکەیت و هەموو کاتێکیش تۆ مهەیەئی بۆ ئەوەی ئەمە یعنی لە هەر شوێنێکی لە هەر کاتێکا بیت تۆ مهەیەئی بۆ ئەوەی ئەم بە دوواداچوونە بکەیت ئەوەی کە دیکار لێمان داوا دەکا ئەم بە دوواداچوونە یعنی تاتا دەرک بە منە ڕاستەقینەکە دەکەیت هەر کەسێکیش بە ڕێگایەک دەکی پێ دەکات یعنی دیکار خۆی دەڵێ ئەم ڕێگایی کە من بۆ ئەوەی باز دەکەم ئەمە تاکە ڕێگایەک نییە ئەمە ڕێگای منە هەر کەسە ڕێگای خۆی بۆ نمونە لەوانەیە یەکێک لەو کەسانەی بەو ڕێگایە دەڕوا ئەوەیە فعلەن دەگاتە ئەوەی هەست دەکا ڕۆژانە شتانێک دەکا خۆی بەدلی نیە و بەڵام دەبێ بیکا بیلەوە بکاتەوە باش ئەمە بۆ دەبێت بیکا بۆ ناتوانێت نەیکا ئەوەی کە ناڕازیە لەمەیکە ئەمە بکات کێ تۆ بڵێ شتێکی تر غەریب بێدا دەرەوە هاتبێت کاتێک کە شوێن ئەمە دەکەوێت بە عەمەلی ڕۆژانە بیری لێ دەکاتەوە بیلەوە دەکاتەوە بۆچی ناتوانێت ئەمە بیکە بە ئەمڕۆ نێت زانین چی بوو دەکات کاتێک بە عەمەلی دەچێتە ناو ئەمەوە ئیتر تێدەگات بۆ ناتوانێت بیکە ئەو هۆکارانە تەحدید دەکات کە ئەوی وا کردووە ئەوی وا لێ کردووە نەتوانێت نەیانکا شتان یەکسەر بەرەبەر شتەکانی بۆ دەردەکەوێت کە شتەکانی بۆ دەرکەوت چی بۆ دەردەکەوێت هێزی کۆمەلگای بۆ دەردەکەوێت سیستەمەکەی بۆ دەردەکەوێت ئەو شتێک کە تا ئێستا نەیزانیوە بۆی دەردەکەوێت بەمە دەکەوێتە سەر ڕێگاکە و بەم ڕێگایە دەڕۆی دەم ڕێگایە یانی ڕێگای ڕۆژ و ڕۆژانی شتێک کە زانینی ئەوەی کە عەقڵ هەیە لە ڕاستیا ئیشی ڕۆژێک نییە شتێک نییە بیزانی بڵێن دەزانین ئەم مۆبایلە لەسەر ئەم جۆرە لە زانی نییە ئەم ڕێڕەوێکە پێهاتێتە بەڕێ وە کۆمەڵێک تەرجەبەی ناوەکیە کە تۆ پێویستت بە هیچ شتێکی تر لە دەرەوە نێبەوەی ئەم تەرجەمانە بکەیت وە لەناو خۆتان ئەم تەرجەمانە دەکەیت بەرەبەر ئەو شتانت بۆ ڕوون دەبێتەوە ئەو هێزانەی کە حکمت دەکەن بەبێەوەی تۆ خۆت بزانی چی چونکە ئەمەی لەناو ئێمە حکم دەکات تەنها نوێنەری هێزێکی ترە یعنی خۆی وەکو فیشەیەکە چوزانە وەکو شتێکە لەناو ئێمە چێندراوە بەس ئەمە هەر خۆی نییە ئەمە مەربوطە بە شتێکەوە کە لە شوێنەکە کەس نازانی یعنی کە تۆ ئەم منە کۆییە دەتەوێت بە شوێنیان بگەڕێ بزانی کێیە ئەمە تەڵەن ماتنایگەر ناوی دەنێ ئەو ئەڵێ هوو کێیە نازانیت شخصێک نییە تا بڵێن ئەوە هووە هەمومان ئەوی هەمومان یعنی شتێکی کولیە هەمومان ئەوین و بەس لە عین کاتیشە ئەو شتێکی سەربەخۆیە و ئێمە ئەی ئەو لەکوێیە ئەم گەڕانە بە شوێن ئەم ئەوە ئیتر دەست پێنەکە بەرەبەرە تۆ ئەمە ڕێگای گومانکردنەکەیەکە دیکار ناوان دەکرێت هەر کەسە بە ڕێگایە لە شوێنەکە ینی ڕێی هەڵکەوێ لەو مۆزوع کە ڕێی هەڵکەوتەرەوەکەی خۆی دەگرێتە بەردەست کەسەکە واستەکە ئەگەر لەو نەریتانە دەرچێت زمانی چییە بۆ ئەوەی کە بۆ نمونە بەرەو باشتر بڕوان زمانەکە چییە کە بۆ ئەگەر نەریتەکان دەرچێت باشترە بۆ پیاوەتیان بێنێتەوە بەڵام منیش پرسیارێکی کەم هەیە لەسەرەوە بڵێم ئەگەر بۆ نمونە ئەو نەریتانەی کە هەیە بەرەو باشتریکە بەرەو پێشیکە باشترە یاخود دوازی لێ بێنێ و دووبارە نەریتی تر دامەژێتەوە بۆ خۆی کێشەکە لەوایە نەریت لە ڕاستیا ئێمە کە دەڵێن باشتر جارێ بەر لە هەموو شتێک کێ دەڵێەوە زەمان باشتر دەبێت تعریفی باشتر بکەین باشتر مەبەستمان چی بەڵزان ئەگەر مەبەستمان ئەوە بێ ئێمە ئەگەر ئەوە بکەین گوزەرانێکی باشترمان دەبێت باشتر چییە باشتر کە تەحدیدمان کرد باشتر چییە ئەو کاتە وەڵامی پرسیارەکە دەبێتەوە بەڵام ئێمە دەڵێن ئەگەر دەست لەم نەریتانە بەردەین شتێکی باشترمان دەست دەکەوێت ئاوا بە باشەکە تەحدید نەکەی ئەوە فعلەن ناگەین ناتوانین باشترمان دەست دەکەوێت چونکە لە ڕاستیا تۆ ئەمە هینێک نییە بڵێ ئەگەر ئەم کاسپیە واز لێ بێنم ئەوەیان بکەم دەوڵەمەندتر دەبم پارێزیاتر دەست دەکەوێت یعنی
گواستنەوەکە چەندینی گواستنەوەکە گواستنەوە نییە لە نەریتێکی باشەوە خراپەوە بۆ نەریتێکی باش وە کێشە ئەسڵ لە نەریتەکانی کێشەکە لە نەئاگاییایە لە نەریتەکان یعنی تۆ نەریتەکە بە نەئاگایی وەرگرتووە خۆ ئەم نەریتانە کە تۆ لێی دەردەچی یعنی ئەوە ناکە فڕی دەبێت یعنی ئەوە ناکەیتە تەواو کە گەڕایت و گەیشتی بە بنەماکە ئەو کاتە ئەم نەریتانە خۆیان بنەمایەکیان هەیە چونکە لە ئەسڵا بنەمایەک لە ڕێگەی نەریتێکەوە خۆیان شکا دەکەن مشکلەکە ئەوەیە نەریت چووەتە جێگەی بنەماکە کە چوویە جێگەی بنەماکە حەقی بیرکردنەوە لە تۆ دەسێت یعنی نەریت چییە؟ نەریت ئەو ڕێو ڕسمانەیە کە ئێمە ڕۆژانە دەیانکەین و حەقی پرسیارکردنمان نییە بۆ وابێت فەرزەن بڕۆ لە شوێنێک بۆ پرسیاری باشە ئەمە بۆ وایە ئەڵێ وا حەقی هەروە بۆ وا دەبێت و دەستکاری ناکرێت ئەمە هەروایە ئەمە هەروایە و نەریت کاتێک کە بنەماکەی لێ داماژاوە خۆی شوێنی عەقڵی گرتەوە یعنی نەریت بوو بە عەقڵ تەنانەت ئەم پێناسە هەیە سیستەم بە عەقڵ دەدات مەسەل لە ئەوەی کە بڵێن بەرامبەر بە فەلسەفەیە وەکو دوو فەلسەفە سێ دەکرێت بۆ نمونە فەلسەفەی ئەنگلۆساکسۆن یا فەلسەفەی مۆدێرنی ئەوەی کە پێی دەڵێن فەلسەفەی مۆدێرنی فەڕەنسی ستراکچەر بە عەقڵ ستراکچەر یانی نەریت یعنی سیستەم عەقڵ و تەنانەت لە یۆنانی کۆنیشە هەندێک پێناسە بۆ عەقڵ عیبارەتە لە نظام ئەی نظام چییە؟ نظام کە ئێمە دەڵێن نەریت مەبەستمان نظامە مەبەستمان سیستەمە مەبەستمان ستراکچەرە هەموو ئەمانە سەردەمێک دروست دەبێت بە ناوی سەردەمی ستراکچەرالیزم یعنی سەردەمی ئەگەر بیکەین بە تەرجەمەیەکی دروست تەرجەمەیکەین یعنی سەردەمی نەریتخوازی بەس ئێمە ئەو کاتێک کە باسی بنیەویەت دەکا باسی ستراکچەرالیزم دەکرا ئێمە وامان دەزانی شتێکە لە نەریت دوورمان دەخات یعنی لە نەوەدەکانە سەقافەی کوردی شتێکی هێنایەنەوە بە ناوی بنیاد و ستراکچەرالیزم ئەو ڕۆشنبیرانە خۆیان بە ستراکچەرالیست دەزانی و پێیان وا بوو بنیەوی و بەڵام ئەوان هیچیان لەبارەی ستراکچەرەوە پێ نەوت لە کاتێکا ستراکچەر چییە؟ ستراکچەر نەریتە و هەم فکرەی ستراکچەرالیزم لە دیسۆسۆرەوە هاتووە دیسۆسۆر کە پێناسەی زمان دەکات دەڵێ چییە؟ زمان نەریتە نەریتی ئاماژەکان یعنی سیستەمی ئاماژەکان کە دەڵێن سیستەم یامە خۆ زۆر باسی سیستەم دەکەن بەڵام مشکلەکە ئەوەیە سیستەم پێمان ناوترێت سیستەم هەر دەڵێن سیستە و سیستەمە خراپە و سیستەمایانی قسە لەبارەی سیستەم خۆیەوە ناکرێت ئەوەی سیستەم بەکار دێنێت لە قسەکردنە بەبێ ڕۆشن نەریت باش و خراپی نیە یعنی ناتوانانی بڵێ نەریتی کوردی ئەم نەریتی ئێمە پێڕەوی دەکەین لە ژیانە خراپترە یا باشترە لە نەریتێکە ئەوروپیە بەرەوی چۆن ناتوانێت چونکە ئەم نەریتە کە لێرە هەیە هەموو نەریتێ قەدەغە ڕێپێدا و قەدەغە کراوی هەموو نەریتێک پێت دەڵێ ئەوە بکە ئەوە مەکە ئەوە دەبێت ئەوە نابێت کاتێ تۆ وەکو تاکێکی ئەوروپی دەژیت لەژێر کۆمەڵە قەدەغەی ترسناکەی لە ڕاستە و ئەوی سیستەمەکە ڕێکخراوە قەدەغەی خۆی هەیە قەدەغەکراوی خۆی یعنی مانتقەیەکی تر قەدەغە دەکا و زەبتی دەکا جیاوازە لەو مانتقەی لێرە یعنی قەدەغە لەبەرەوە کاتێک کەسێک کە لێرەوە دەچێت بۆ ئەوروپا و دەچێتە ناو ئەو سیستەمە هەر هەست دەکا بۆ شایەتی یعنی هەست دەکا هەر ژیان ئەوە نییە کە هێنە بۆچی چونکە لەوێش منطقەیەکی تر قەدەغە دەکات و زەختێکی تر دروست لەبەرەوە نەریتەکان ئێمە ناتوانین باس لە باش و خراپیان بکەین بۆیە ناکریان پرسیارە بکەین بڵێن ئایا ئەگەر واز لەم نەریتانە بێنین شتێکی باشترمان دەزیکرێت ئەوە کاتێک دەکرێت کە ئەوەی بۆی دەڕۆینەویش نەریتێکی تر یعنی نەریتێکی حازر کە وەری بگرین بەس ئەمە نەریتێکی حازر نیە ئەمە هێنانەوەی هوشیاریە بۆ ناو نەریت یعنی تۆ کام گەشتە دەکەی دەچیت و بنەماکە دەدۆزیتەوە چونکە نەریت سەرەتا نەریتێک کە پەیا بووە وشارێک لە پشتەوە بووە یعنی نەریتێک زەرورەتی بیرکردنەوەیە فکرەیەک هێناوێتی ئاراوە چونکە ئەم فکرە دەبێ بە نەریتێکدا
هیم بکرێت نیشان بدرێت نەریتەکە چیە چۆنیەتی ئەو شتێ چۆن ئەم شتە بکرێت یعنی فرمانێکت هەیە فرمانێک من بۆ نمونە بە تۆ دەڵێم بڕۆ دەرێ تۆ بە چۆنیەتێک دەچیتە دەرێ کەسێکی تر تێ دەڵێم بڕۆ دەرەوە بە چۆنیەتێکی تر ئەم چۆنیەتیە نەریتە یعنی چۆنیەتەکەی کە تۆ بۆ چوونە دەرەوەکە بەکاری دێت ئەمەی کە چوونە دەرەوەکەیە فرمانەکەیە لەگەڵ نەریتەکە دەبێتەوە بەیە یعنی ئەو کاتەوە گرنگ نییە تۆ بچیتە دەرێ کەس بی لەوە ناکاتەوە ئەوەی گرنگە تۆ چۆن دەچیتە دەرێ یعنی بۆ نمونە لە قەعا من لە ناو زانکۆم دابنێنم قاعی زانکۆیە نەریتێکەیە پەیوەندی مامۆستا و قوتابیەکان ڕێک دەخات کاتێک من لە قەعاکەی خۆمان دەڵێم بە قوتابیەک بڕۆ دەرێ ئەو قوتابیە دەبێت بزانێت چۆن دەچێتە دەرێ چۆن دەچێتە دەرێ ئەگەر بە شێوازێک بچێتە دەرێ کە ڕێپێنەدراوە من ئەو کاتە چی دەکەم دەبێ عقوبەی بەم بۆچی چونکە نەری دەبێشم قوتابیە کە پرسیار دەکا دەبێت بە نەریتێک پرسیار ئەگەر لەو نەریتە لابدا مامۆساکە دەکاتە دەرە پرسیارەکە گرنگ نییە نەریتەکە گرنگ هەر لێرە پرسیارەکە جێگەی چی دەگرێتەوە جێگەی نەریتەکە دەگرێتەوە لەناو کۆمەلگا گرنگ نییە تۆ چی دەکەیت گرنگە بەو فۆرمە بیکەی کە کۆمەلگا دەخواست یعنی تۆ دەکرێت ئیشێکی خراپ بە فۆرمێکی خوازراوە بکەیت دەکرێت زی بکەیت بەس لە فۆرمێکی ڕێپێدراوە ئەمە زی بەڵام دەکرێت ببەخشی لە نەریتێکی ڕێپێنەدراوە ئەمە تاوە یعنی فۆرمەکان گرنگ ئەم بیرکردنەوە بۆچی گرنگ دەگەڕانەوە ئەوەیە کام حەقە لە فۆرمەکان نەریتەکان دەسێنێتەوە دەیداتەوە بەچی بە کارەکە ئەو کاتە لە جیاتیەوەی من تەرکیزم لەسەر ئەوە بێت ئەو کارە بە چ نەریتێک دەکرێت تەرکیزم لەسەر ئەوەیە ئەوەی کە بەم نەریتە دەکرێت چییە ئەوەی کە بەم نەریتە دەکرێت ئەو کاتە من دەگوازمەوە لە مۆزوعی نەریتەوە ئەو کاتەی تر پرسیارەکەمەوە نیارێ نەریتێکی باشتر لەمەی ئێمە هەیە تا ئێمە لە نەریتێکەوە بچین بۆ نەریتێکی تر نە پرسیارەکەم دەبێت بەوەی ئەوەی کە لە ڕێگەی ئەم نەریتەوە دەکرێت چییە لە کاتێکا پرسیاری خەڵک لەبارەی ئەوە نییە کە ئەمەی لە ڕێگەی ئەم نەریتەوە دەکرێت چییە هەر خودی نەری دەکرێت یعنی بۆ نمونە لە منتیقەی ئێمە لەوانەیە نوێژ نەکردن شتێکی عیبێت ئەمە دەکەت بە نەریتەوە یعنی وا کێنراوە کە نوێژکردن شتێکە ئینسانەکە باش بەڵام هەرگیز پێت ناڵێ ئەوە گرنگ نییە لە لای گرنگ ئەوەیە تۆ نوێژ بکەی گرنگ ئەوە نییە تۆ چی دەکەی لە نوێژەکە چی ڕوودەدا یعنی ئەوەی کە جێبەجێی دەکەی فۆرمەکە گرنگ لەبەرەوە فۆرمەکە جێگەی ئەوە دەگرێتەوە کە لە ڕێگەی فۆرمەکەەوە دەکرێت فۆرمەکە شەر جۆرە بێت تۆ بەم شێوازە بیکەیت و بەو شێوازە بیکەیت و بەو شێوازە بیکەیت ئەمە گرنگ ینی گرنگەکە لێرە نیە بەس کە تۆ کەسێکی نەریتی بوویت ئەمە گرنگە ئەوروپیەک با شێوازێک تۆ شتەکەش چاک بێ بەڵام لەو نەریتا لە بەو چۆنیەتە مەیکە ئیانەی دەبێت یانە کرد بۆ نمونە لەسەر جادەیەک تۆ یارمەتی دەتێت ژنێکی بەتەمەن بدەیت کە شتێکی پێیە شێوازەکەتی بەدڵ نەبێت هەست دەکات و تادا لێ کردو ڕەبتی بە شێوازەکەەوە ئەوە ڕەبتی بەوە نیە ئەوەی کە تۆ دەیکەیت تۆ لە ڕێگەی چی ئەمە گرنگە چۆن دەیکەیت نەک چی دەکەیت ئەی عەقڵ چیمان لێ بێت عەقڵ پرسیارەکەی ئەوە نییە چۆن دەیکەیت دەمان باتەوە بۆەوەی ئەوەی دەیکەین چییە نەک ئەوە چۆن دەکەیت کە تۆ گەیشتی بەوەی ئەوەی کە دەیکەیت چییە ئەمە هەر دەبێت فۆرمێکە بێت چۆنیەتێک هەبێ بۆ ئەوەی تۆشتەکەی بکەیت ئەو کاتە دەکرێت و چۆنیەتە ئەو نەریتە کە لەناو کۆمەلگاکەدا هەرمان نەریتە یعنی ئەمان چۆنیەتی ساز بێت لەگەڵ کردنی شتەکە دەکرێت ساز طبعا عەقڵ لێرە چی دەکات عەقڵ لێرە نەریتێک چۆنیەتێک کە لەگەڵ میلەتێکا سازە چونکە چۆنیەتی ڕەبتی بە تەبیعەتەوە یعنی حەز من حەز دەکەم ئاوایی کەم حەز دەکەم دیکۆری ئەم شوێنە ئەمەی کە هەیە عەقڵ سەر لە نوێ ئەو نەریتە جارێکی تر دەڕێژێتەوە بە پێی سازانی لەگەڵ سروشتی ئەو نێت ئەو کاتە چۆنیەتی لە ڕاستیان شتێک دەبێت ڕەبتی بە خۆشی و ناخۆشیەوە هەیە ڕەبتی بە چاک و خراپەوە ناگەن بەڵام ئێستا کە ئەوەی کە دەیکەین تەمایی پێکراوە لەگەڵ چۆنیەتە یعنی ئەوەی کە چییە کراوە بەوەی کە چۆنە
ئەو کاتە تۆ عقوبە نادەی لەسەر ئەوەی ئەمەی دەیکەی چاکەیانە عقوبە لەسەر ئەوە دەدرێ کە نابێ بەو چۆنی تێ یعنی ئێستا فەرەزان جەنگی شی ئەو سونە لەسەر چیە لەسەر کۆمەڵە چۆنیەتی بچکۆلێ بین مەسیحیت و مەسیح و ئیسلام چییە؟ هینەکانیان جیاوازە نەریتەکانیان جیاوازە و بە جۆرێ ڕۆژی دەبرێ ئەم دەڵێ ئەو ڕۆژوەی ئەو قبوڵ نییە چونکە وا دەیکات یعنی وا دەیکات لەبەرەوەی تەنها بەو چۆنیەتێ دەیکات لە کاتێککە تۆ سێری دینەکان دەکەی سێر دەکەی دینەکان هەر یەکە لە سەردەمێکە هاتووە و بە فۆرمێکی بەڕەوە بردنی کاروبارەکان فۆرمی جیاواز و ئەم فۆرمە جیاوازانە خۆی بەڵگەم لەسەرەوەی فۆرمانە گۆڕاوەنیە بەڵام ئەم فۆرمە لە ناو نەریتێک لە نەریتەکانە سابت دەکرێت بۆ ئەوەی هەیمەنەی خۆی بەسەر ئەویترا بسەردێنێ یعنی لە نەریتە مەبەستی ترێ لە نەریت کە جێگەی ئەوە دەگرێتەوە پرسیاری ئەوە چیەمان لێ دەباتەوە چی بکەیمان لێ دەباتەوە و هەموو تەرکیزمان دەخاتە سەر ئەوەی چۆن بیکەی ئێستا ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە خەریکی چین هەمیشە چۆن نوشتن یعنی خەریکی چی بکەین بۆ نمونە تۆ ئەگەر بتەوێت لە موسسەیەکە وەرگیریت و قبول بکریت ئەوە گرنگ نییە چی دەکەیت چۆنەکە گرنگ کە ئەو فۆرمەت وەرگرت موسسەکە قبول دەکا ئەگەر توانات هەبێ یان گرنگ ئەوەیە فۆرمە وەرگرت ئوسلوبت هەبێ ئەوە نییە دەڵێن ئوسلوبت ئێمە زۆر جار لەسەر ئەوەی کە ئەڵێن ئوسلوبت نییە عقوبەت هەبێ یعنی لەسەر ئەوەی کە ئوسلوبم لێ دەکەوە لەسەر ئەوەی کە ئوسلوبم نییە ئوسلوبت هەبێ یانی چی یعنی بەپێی ئەو فۆرمانە بژۆڵێرەوە ئەو چۆنیەتیان بژۆڵێرەوە کە هەبێ لەبەرەوە لێرە چۆنیەتەکە گرنگ ئێمە نەریتمان لەبەر ئەوە معنایەکمان پێداوە کە معنای چیەیە خۆی لە کاتێکا چۆنەیە ئەمە نەریتی زل کردووە نەریتی کردووە بە دەعبار کردوویەتی بە دێوێکی گەورە کە ئێمە زەحمەتە لێ دەرچی بەڵام کە تۆ زانیت تەرکیزت کەوتەوە سەرەوەی چی بکە ئەو کاتە ئەم شتانە ئەو دێوەزلە بەرەبەرە دەکەیتەوە حەجم خۆی وەردەگرێت لەبەر ئەوە بەشێک لە ترسی ئێمە دەگەڕێتەوە بۆ جارمان لە شتەکان ئەگەر شتەکان ژیان بکرێنەوە بەرەبەرە ئەو ترسەش ناکرێت لەبەرەوە نەریت چاکتر نییە لە چاکترێمە لە نەریتێک بۆ ناچێت لە نەریتەکانەوە دەردین دەچینەوە بۆ ئەوەی کە نەریتەکە فۆرمێتی ڕێگەی نەریتەکەەوە ئاشکارێت لەبەرەوە تۆکە دەگەڕێتەوە بۆ وشیاری و بنەماکان جارێکی تر دەرکردەوە دەکرێت لە ناو بەتابەتی یەک میلەتە هەندێک لەو نەریتانە کە هەر هەن خەڵک بەڕێوەی دەبا بەزناگایانە تۆ بەو ڕێگایە شت بکەیتەوە یعنی هەمان نەریت بەڵام هەموو گەڕانەوەیە بۆ عەقڵ و بۆ بنەماکە نەریت تازە دەکاتەوە ئەگەر لە ناو یەک میلەتا بێ نەریتەکە تازە دەکاتەوە ئەگەر لە میلەتێکەوە میلەتی جیاوازی کەسمەوەڕەکە بەتەگاتەوە نەریتێکی تر دایە نەریتەکە دەکات بۆ لە ناو کووردا نەریتی دینی دانێنرا یعنی لە ناو کووردا بیرکردنەوەی دینی ئەوەوە نەوەشوە کاتباتر نەریتێک بێنێتە ئاراوە کاتێک ئەم نەریتە دێنێتە ئاراوە نەریتێکی تازەیە یعنی گەشتێدانی نەریتێکی پێشوونیە ئەگەر بێت و فەرەزان ئەو ڕەوەستانی کە لە دەرەوەی وەری بتوت ڕەوەسمی خۆی بەڵام زۆر جاریشێمە دەبینین ڕێوەسمێکی دینی بۆ نمونە لە مانتەقەیەک دەگوازێتەوە بۆ مانتەقەیەکی تر بۆ منە بۆ زیێنتەرێکستانەوە دەگوازێتەوە بەسی هەر بڕان لەسەربێت ئەمە چییە؟ یعنی نەریتەکان لەسەری دەکەن وەوای لێ دێت تەنانەت و نایناسیتەوە ماینە بوزەیە ئەمە ئەو مشارەکەکردنی ئەو بەشەی عەقڵەوە دەرکەسکاریکردنی نویسە یعنی زمان ئێستا زمانی مەغریبیەکان و عەرەبیەیە کە وەیان لەبەرەوەی بە ئەسڵ عەرەبین بەربەرن ساکشەری زمانێک دێنێتەوە یعنی لە جملەیەکی کەسێکی بەربەرە کە بە عەرەبی مەغریبی قسە دەکات فاعل و مەفعول جێگەکانیان گۆڕاوە بۆچی تکەوانەیە زمانەکانی تەبعەتەکان تەبعەتێکی بۆ گێنزیتر لە کوردەوە یعنی لەناو ئەم جۆرە لە زمانە ئەم تەبعەتە فعل لە پێشەوە ناو و ئەمە دێتە و دەستکاری و چەند ئەم میلەتە بیرکاتەوە و بگەرێتەوە بۆ بنەماکات ئەوەندە ئەوەی کە هی غەیری خۆیەتی وەکو چۆنێتی دەکاتە دەرەوەی خۆی و چۆنێتەکەی خۆی لەبەرەوە لە لایەکی ترەوە وجودی نەتەوەیی تۆ دادەبزێت
نەریتەکان وەکەوەی کە سازن لەگەڵ خوا ئەو نەریتانە وەم نەریتانە کۆمەڵێک چۆنیەتی پەیوەندیان بە سروشتیەنەوە پەیوەندیان بە عەقڵەوە نییە بەڵام کە تا عەقڵ حوزور پێیانەکە ئەم فۆرمانە تۆ دەرکیان پێ ناکەی نایاندێزیتەوە کە عەقڵ بوو بە ینی فەرزی کرد شتێک هەیە کە دەبێت بێتە دەرێ یەکسەر ئەو کاتە فۆرمەکەش حازر دەبێت نەریتەکە و دێتە دەرێ وام نەریتە تازە دەبێتەوە لەبەرەوە جەنگەکە شتەکە ڕەتی بە نەریتی خراپ و چاک وەرنێ نەریتە خراپ و چاک وەکو وایە بڵێ ئەم لەوحەیە شێوازێک لە لەوحە هەیە و ئەوەش شێوازێکی ترە بڵێ کامیان چاک و چاک و خراپ لە بین ئەندوانە نێت چاک و خراپ لە یەک کاتە دەبێت فەرزەن یەک شێوازەیە یەکێکیان باش مارەسەی دەکا و یەکتریان خراپتر ئەمەش چاک و خراپەکەی داکەی بە تەکنیکەوە ینی تەکنیکێکی باشی دەکات بە تەکنیکەکە فۆرمەکانمان فۆرمە بەڵام نەیتوانیەوە بە ئەو شێوازەی بەکاری دێنێ بۆ بەردەستەکردنەکان سەرکەوتوو واضح لەبەرەوە جەنگەکە لە ئەسڵا لەگەڵ نەریتە و نەریتی خراپ و چاک وجود نییە نەریتەکان نەریت دەبێت لە مەوزوعی ئستاتیکا ئاوازی جوانیان خۆشیە ئەوانە کە یعنی من خۆشە بوو ئەو شێوازەی پێ خۆشە لەگەڵمان سازە هێنە ناکات سازە یعنی هەر کەسە ئەگەر ملاحەزە بکات شێوازێکی تایبەتی خۆی هەیە لە کارەکە یعنی شێوازێکی گشتیش هەیە کە ڕەبتی بە گروپێکەوە هەیە کە پێکەوە یعنی فۆرمە نەریتە نەتەوەییەکە کۆلیەکان لەگەڵ نەریتە شخصیەکانە ئەو جیاوازیە لەبەرەوە لە مەوزوعینە ئەو کاتەی تر ئەو کێشانە ئەو کاتە تۆ ناڵێ ڕووکێک باشۆ من خراپ ئیسلامێک ناڵێ مەسیحەیەک خراپەوە من باش کە مەوزوعەکە وانە کە دەڵێن باش و خراپ نەریتەکان دێن ناڵێ ئەو وەکو من نوێژ ناکا و دەچێتە جانەوەیش بەڵێ وەکو من ئەمە ناکا و یعنی شەڕە لەسەر شتێکی بێنە لەسەر چی لەسەر چۆنێتێکە وە چۆنێتەکان کراون بە بنەما جێگەیشیان دەتوێتەوە جێگەی ئەوەیان دەتوێتەوە کە بزر بوو و بەم تەریقە بیکارتێتەوە دەتوانین ئەوە بێنیتەوە ناو ژیان کامە دێنایەوە ناو ژیان ئەو کاتەوە تێبێنە ئەو کات تەعسوب وە جەنگ لەسەر نەریتەکان کەس لەسەر ئەوە کەسی تر تاوانبار ناکات کە ئەو بە شێوازێک شتەکە دەکەوە بە شێوازێکی شێواز سەپاندن فرە ڕەنگی دروستە ئێستا خۆ مۆدێرنیزم ئیش لەسەر لە ڕاستیە سەپانی نەریتە یعنی نەریتی مۆدێرن ئەوەی کە ناوراوە مۆدێرن هەموو شتێک دەبێت بچێتەوە و ئیش لەسەری یەکبوون دەکە عەقڵ ڕێکۆ پێشەوانەوە و ئەمە ئەم یەکبوونە لە غیابی عەقڵ داوام لێ دەکا کە جیاوازی بێتەوە ئەرابۆچی تو بە شێواز گرنگ نییە بەڵام ئێستا تۆ بەو شێوازە مەجبورێرەوە کە مۆدێرنە تۆ شەریەتی وجودتی زمانێک ئەگەر ئەو فۆرمە مۆدێرنە وەرنەگرێت کە پێی دەڵێت بە ستانداردکردن زمان و تۆ بە شێوازێکی مۆدێرن نەخوێنە تۆ خوێنواری بە شێوازێکی مۆدێرن و بۆ پرۆسە پەروەردە مۆدێرنە مەڕۆ شتێک بەڕێگایەکی ترا بڕۆ وەشتانێک هەیە کەشفیکە حەزەکەی ئەوەی کە ئەنیشتاین کەشفی کردو تۆ کەشفیکە هینی بێنە ئەمە دەکەوێتە دەرەوەی دنیا لەبەرەوە دنیا لەسەر چی دامەزراوە لەسەر فۆرمەکانی سەپاردنی فۆرم ئەم یادڕاکردنەی کە هەیە هەمووی ڕەتی بە نەریتەوە یعنی نەریت جێگەی ئەوە دەگرێتەوە کە دیکار بشوێنێتەوە یعنی جێگەی گەوهەرەکە دوجارکە دەرک پێکرا نەریت جارێکی تر تازە دەکرێتەوە بە پێی سازی لەگەڵ ئەو سوشتە ئەمان تەواو بوون ئێساس ئێوە کارگەوە دكتور عرفان أوي كباس ذكر موضوع النريد وتشون النريد أو فيلسوف الكوني زينونا مع موافقين الموضوع كأخ جريمة شتيك هيك بيدو تريك أو هيك لنونا أبشي لنوم بابا جريمة وكو ديكات من عدو كم أو هيك لنونا هي أتوانم بوي بشموا بەڵام کۆمەڵەش دەڕێگرە لە بەرگەم کە بۆی بچمەوە یەکێک لەوانە بریتیە لە نەریتەکان کە دەمێک پێ باسی لەسەرەکەی
لە لەحزەیەکە کە تۆ نەرید وەرەگریت لە ڕاستیە نەرید هۆشداری لە تۆ سێنێتەوە بۆ یەکی تەناو نەریدەکەەوە واتە بە هۆشمەندی و تۆ نەرید قبوڵ ناکەیت بەمانای تر پارچێک لە مرۆڤ هەیە کە خۆ زۆر جاری باسیەکەیش پارچە مادیەکەی مرۆڤ وەک چۆنە مۆبایلی من سیستمی تیاچێنرێت مرۆڤیش سیستمەکەی تیا دەچێت بە هەمان شێوە پرۆسەیەکی ناگایە ئەم سیستم چەندنە لەناو مرۆڤە وای لێ دەکات گەڕانەوە بۆ گەوهرەکە ناڕەحەت بکات و مەحاڵیەکە جاری وایە و لەبەرەوەی هۆشمەندی لێ دەسێنێت تۆ گەڕانەوە بۆ ئەو گەوهەری کە تۆ باسیەکەی وەک ماکی کامیشەوەی کار باسیەکە پێویست لە ڕاستیە ئالێنە لەوانێ جیاواز بینەوە لە دیکار پێویست بە وزەیەکی ئێجگار گەورە هەیە بۆی بگەیتەوە و ئاسان نییە تێپەڕاندنی نەریتە جۆر بە جۆرەکان بۆی بگەڕێیتەوە بۆ ئەو گەوهەرە قوڵی کە لەناو تۆ هەیە تیایدا دەگەی بە کۆمەڵە شت یەکێک لەوانە یاسا سروشتیەکان کە لەناو منە هەیە بۆ نمونە وەفا یاسای سروشتیە لە سەردەمی گریکە کۆنەکان و میسریەکان و سۆمەریەکان و وەفا چەمچێکە مرۆڤ بڵێتی شکا پێم وابێ لەناو گەوهەرەیە کە جەناوی باسیەکەی یا پێم وابێ وەفا ئەو سیستمە سروشتیە کە پەیوەندی بە نەریتەوە نییە دوای کێتە ناو نەریتەوە ڕێژەیە بێتەوە ڕێژەیە بێتەوە کێشەی مرۆڤ جورئەت ناکات بچێتەوە بۆ ناو ئەو گەوهەرەی کە باسیەکەی لەبەر ئەوەی تووشی تەناقوزاتێکی گەورە بێت لەگەڵ وەفا قوڵەکەی لەگەڵ وەفا ڕێژەیەکە وشەی وەفام بۆ هێنێتەوە ئەم تەناقوزاتە وای لێ دەکات ناتوانێت لە وەفا ڕێژەیەکە بگەڕێتەوە بۆ وەفا حەقیقیەکەی کە قوڵە بۆ ناتوانێت چکە بەربەستێکی گەورەی لەلایەکە وتم هۆشمەندی لەسەنەوە تۆ نەریتەکانی دەسەنێتەوە لەلای تریشەوە ڕاستی من لەگەڵ دانین دەرچوون لە نەریت ئێجگار قرسە ئاسانیە دەرچوون لە نەریت نەریت خۆی ڕاستە و خۆی با تۆ بڵێ من شەڕی لەگەڵ ناکەم ئێمە دەرەوە لەگەڵ تا هەر چوونە دەرەوە لە نەریت کامە چوونە دەرە بۆمانە پێشانی نەریتکرد بۆمانەی گەڕانەوە بۆ گەوهەرەکە هەر گەڕانەوە بۆ گەوهەرەکە نەریت پێ وایە تۆ شەڕێکی لەگەڵەکەی بۆی لە ئێستا یان مرۆڤ ئێجگار دەبەنگە ئەو گەوهەرە گەورە نازانێت لەویا هەیە و ناگەڕێتەوە بێ کە من پێمانی ئێجگارەوەندم پێ دەبەن کرابێ شکا دانەدانەیە گوێ بگەڕێتەوە بۆ گەوهەرەیان خاڵێکی دیکە ئەم گەوهەرەی هەشدە حەزەیەک تۆ پێگەیتەوە گەریمان عەرفان مستەفا پێگاتەوە کاتێک دەیهێنێتەوە دەرەوە ڕێژەیەک مۆدێک یان چیرۆکی ئەم گەوهەرەمان بۆنێتە دەرەوە جارێکی دیکەمە بێتەوە بە نەریت کە بۆ بە نەریت ئەلف با جیم دال پێڕە و لەم نەریتاکە هیچ جیاوازی نییە بۆی پێڕێو لە نەریتە کۆنەکەی دیکەشکات هەمان مۆدێل دروست دەکاتەوە دەست خۆش بێەوە کۆمەڵەن مۆزۆی یەکیانەوە جارە پرۆسەی نەریتچاندن ئەمە لە مناڵیەوە نەریتەکانمان تا دەشێنرێت وەکو ڕێک وایە لە مەعمەلا جیزمی یعنی تەنانەت ئەمە سوودی لێ وەرگیراوە لە پەروەردەی مۆدێرنە وەکۆی کە گەلە دەڵێت پێی وایە یعنی باشترین کارگە کە ژیانی مۆدێرن دنیای مۆدێرن هێنابێتی ئەو کارگەیەیە کە ئینسانی تێدەچێت ئەو کارتی پێیە تاقانەکە و ئەوان زۆر زیرەکانە منداڵەکانیان کڕیەوە لە ئایلەکان و لە منداڵیەوە بۆی ئەم سیستەمە لە نایە نەچێت و هەوە وەکو چاندنی سیستەمێک لەنا ئەومانە وفعلا سیستەم بەشکلێکی نائاگایانە دەچێت یعنی منداڵێکی ئەوروپی کە پەروەردە دەکرێت فێری هەڵسوکەوتانە دەکرێت بەشکلێکی ناگایانە ئەمەوە نەکرێت و ئەوەش کابەی وەرگردەمە لە لای پیرۆزن و هەر شتێکی تری کە بەو شێوازە نییە لە لای ئەو نەزم و خراپ و فڵانکە بۆچی کامەشی بۆ دروستەکە بۆی نەریتەکە پارێزیانی یعنی هەمان کاتە نەریتەکەی تیا دەچێنێت پاسەوانێکیشی بۆ دادەنێت بۆ پاراستنی نەریت تا پاسی کرد و ئەمە کولەن پرۆسەکە ناکات یعنی لە شوێنە پەروەردەیەکانی ئەوروپا کاکێک پەروەردە دەکرێت هەر بەشکێکی ناگایانە ئەمە دەڕوا سیستەمە دەچێنێت هەر وەکو ئەوەی کە لەناو عایلەیەکە سیستەمەکە دەچێت لەناو پەردەکە و چەند تۆ تەمان یەکێک لە کێشەکانەوەیە دیکات خۆی دەڵێت لەبەرەوەی لە منداڵیە تۆ لە منداڵیەوە هیچ بەرگریەک نییە بۆ ئەوی ئەم سیستەمە دەچێت چونکە تۆ هیچ نازانیت بۆ تۆ تەنها مادەیەکی خاوی بەدەست کۆمەلگاکەوە دروست و لێرەوە تەنانەت ئەو فەلسەفەی ئەنگلۆسەکسۆنی دەست پێ دەکا و بڕوای بەوە هەیە
کە مرۆڤ ڕێک مادەیەکە کا سیستەمی تا دەچێت و جگەر لەوەی کەس چێنداوەتیایە ئیشی پێ دەکا هیچی تر نازانێت وە جەنگی لۆک و دیکار لەسەر جۆن لۆک لەگەڵ دیکار لەلایەکی تۆ مۆزەڵی وەفا طبعا ئێمە بێوەفای کێ لە لامان ئەوەیە کە شتێکمان لەگەڵ کردووە چاکێکمان لەگەڵ کردووە ئێمە لە شوێنەکە مشکلمان دەبێ ئەو نایە بەدەمانەوە دەڵێن بێوەفا طبعا ئەم بێوەفاییە ئەلەم ڕەژی يعني مرة في بسودة وفاء وفاء بس وفاء بمعنى وقف فضيلتك أما ربطي بقازان دو زرر يعني من كاتك أصلا كاتك كتشاكية دكم لبر أوي كتشاكية ديكم نقل لبر أوي شاكب بوتونا لقلتونا كلقلتو كردن تو چی دکی تو دائما شاورم تو لقل ما هم شاكية بكيتو أگر نتكردو تو چی بيو أما أنا أقول فعلا هنا كي نسبي دوزة أخلاقي كي نسبي دوزة وأخلاقي النسبي لأصلا أخلاق من الأسيان يعني نريته ونريته كدعمي هو دكاكاتك كمشي كن بوكو ديتو نايبة دم هو تو تعزية كتير من دم وتعزية بو دايتو مريش تعزية من دم تو نايب تو لناكو ملقاكا نقهرن لو بركاش نباسي ردكاتو بيوفا تو فلان هذا بر أوشا فعلا كسمان حزمان بتعزيني ولا مدريش شو كان وين كمان تيجي يعني باش بدري أجر نشين متعزين باش أجر نشين بوشاي حزمان شايني بلام بونونا بلام دشين حزش من بينه الجبار هو دزانين أجر نشين ده باجي كي كومالاتي بيدي وكل أمبروسيا يعني وفا وكو فضيلتك وجودك عقلية رهاية نسبي يعني وابستنية كدلين نسبي كم باشا مشاب قريب وابستا وابستا براسي اشتكي دكا فرضا من شاكيك لقلتو دكم بمرج ديكم يعني وابستية طبعا نشان مش نعلم يعني مشتكت لقل دكم بلا مرجكم او هي قلتوش مشكلة قوماتوش بيان قريبا بيوي اما بوتريت اما ناوتري لرقي اما ناوتري وما مالا لقلام كردية دكري كردية كي اخلاقية چونك اوي كنا بشتي تياشتانا پیشی بله اگر تو بوده که میشه بوده داره که امی چاکیه اما تو بوده که من نکردم دمیو بیکم بالام ام شکه نه امی سویا کدواتریش تو داری تو که امی تیکم دوا بسته بعد کرده که من بو اونیه که اما بکن بو اوه تو اوام بو بکیدم یعنی اما بو اوه اصلا آمانجاکت یعنی شکه که هل نکرده که یعنی آمانجی امی که من دیکم دادم تو علای توه اگر تو امد نکردو خرید یکسر با کشتکی اخلاقی دبیر مفرد دیده تو کاری فینا اخلاقی کردو که امد نکردو بلام لعینی کاتی شاوانیشان داده که من امام لگل کردوی با هم نم کردو تو لبرام برشته کردی زور جرم قصام باسا لبنی خواتان بیستو یعنی کسی دیوشته کد لگل که دلی تو اما بوده که دلی حد دمیو بیکمون یعنی هیچ مبسته کردی هیچ برجوان دیکردی زورم صدقه این که بده برجوان دیکردی هیچ برجوانتون نماهنی ای دکتوری برجوانتی شارع اشتکی شارع و هی نبی بوده بوچی بو اوی اما فرمی کرده که غطوری جوان میکنه یعنی اشتکی دی شهری نموی جوان میکنه بوی چاک بودی بوی درو دلسه کمان دنگه خوشاد نوی تو بدوان طبعا بیرکردنەوە ناچار دەکا ئەم درۆ دەلەسەیە جواب دەیتەوە ینی هەر ئەوانەیە بیتەوە پرسیاری ئەو کاتە بەرەبەر دەگەیتە چی دەگەیتەوەی ئایا وەفا بوو یا بەخشم دەی یا فڵانی ئەمە بەخۆی چۆن بەخۆی چی یعنی وەک ئەوەی کە خۆی چی کە گەیشتی بەمانە ئەو کاتە بە بنەماکەوە بە وشیاری بوو ئەو کاتە ئەم نەریتەی کە هەیە گرنگ نییە ئەم نەریتە تەنها ئەمەی ئەم فۆرما یعنی ئەمە چۆنیەتی پێ دەدا بۆی جێبەجێ یعنی گرنگ نییە من شتەکەی دەیکەم چۆن دەیکەم گرنگ ئەوەی کە دەیکەم گرنگ ئەوەی کە دەیکەم ئێتر فۆرمێکا بێ فۆرمەکە ئەو گرنگەی ئێنانێ بەس بیرکردنەوەکەی تر سێری فۆرمە دەبێتە فۆرمەکە ئەو فۆرمە نەبوو نەک فۆرمێکی باشتر بوو یاکراتوو ئەو فۆرمە نە یعنی بۆ نمونە تۆ دەبێ
بچی بۆ تەعازیە سەرخۆشی لە کەسێ بکەیت بەڵام بەو شێوەیە کە داوا دەکرێت ناکرێت یانی بە شێوەیە وەکاتێک کە لەمە دیتە دەرێت فعلان یانی تەعازیە وەکو شتێک وەکو ئەوەی کە تۆ دەتەوێت کەسێک لە ناڕەحەتیایە خەمێکی هەیە لەگەڵ یانی کاتێک کە ئەم ئامانجەش جێبەجێ بکە بۆ کەسەکە لەگەڵ تۆ سەربوری بێت بەڵام ئەگەر بەو ڕسمێت دەبێت ئەوە ڕۆنیە ئەگەر بێت ئامانجەکەش جێبەجێ بکرێت لە کاتێکا لەوانەیە ئەوی تر کە بەناوەڕ لە ڕسمەکە دەچی بۆ تازیەکە نەکەر سەربوری لێدابوو زەختێکی زۆریشی دەخاتە سەر ناڕەحەتی دەکات ئەمیش تەبان لەژێر ئەم بارایە قسە ناکات بۆچی چونکە ئەمە لە ڕسمەکەی دەبێت ڕێکەوتوین جێبەجێ کەی نەگەر بێت و هەردوو لا باش دەکات هەردوو تەرەفەکە باجی ئەوە دەدات بەس بە پێشی باش بۆچی بۆ پاراستی ئەمە پاسەوانەکەی کەوتم بۆ نوێدەکە ئەو پاسەوانە کە لە هەمومانە هەیە بۆ ئەوەی ئەمە پارێزێ دەڵێت تۆ لەسەر کە باش بدەیت بۆ ئەوەی ئەم نەریتە پارێز تۆ لەمانە دەبێت کە بیر دەکەیتەوە وشیاری دەبێت بگەڕێنیتەوە نەمەریت لەبەرەوە کێشەی دیکار کێشەی دژبوون نییە بەنە ئەم باسی مۆزوعەکەی ئەخلاق نە مۆزوعەکەی زانینە طبعا لە مۆزوعی ئەخلاقی شان باش مشکلەی لەگەڵەوە اعتقاد و بیر و بۆچوونانە نییە کە لەوە هەیە کە ئەم بیر و بۆچوونانە بە شکڵێکی ئاگایانە وەرگیراوە بنەماکەی کە ئەمانە و دەکاتە شتێکی ئاگایی ونکە بۆچی چونکە فۆرمەکان جێگەی ئەوەیان گرتوێتەوە جێگەی ئایدەکەیان جێگەی فکرەکەیان گرتوێتەوە ینی بنەماکەیان گرتوێتەوە کە دەبێ ئەو فۆرمە دەریخات بەڵام کە دەڵێن ئایدا خۆی لە ڕاستیا فۆرم شێوەی ینی شتێک ئەوەی کە بە ئایدیاکە بەرجەستە دەبێت ئەگەر ئایدا وەک فۆرم ئەمانە تۆ دەکەیتە لاوە بۆ ئەوەی هوشیاری بگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە ناهوشیانە یاسا وازنم واضح فعلا عملية قرصة هتا أو كاتيلي نكر قرصة فعلا كشني بس كبربر أمشتانات تيجيشتي شكان بورون بيو يعني هو يا لنا دنياك هناك بدخلنا وقتل هو يعني ده تكلمتنا وتاريخي جاري إجازة وهو من دارك لدايك ده بديت الدنيا بالنسبة له تاريخي شو كحيش بس برای بچه‌ها روشن دەبێت ئەوە کە لەگەڵ ئەوە معنایشتەکان دەزانی تێدەگەی کێشەمان جەهل بەشەکە ئەوەی ترسناکە جەهلە یعنی نەزانیمان بەشەکە فەرزەن نەریتمان بە جۆرێ کردووە دەیزانین ناسێداوە لەلامە نەریتەکە خۆی ئەوە نینە خراوەتە شتێکی زل لەمەوە کێشەکە دووسێت کە تۆ بە شتێکی زلت زانی ئاواش مامەڵەی لەگەڵ کە ئەوە مامەڵە لەگەڵ کرد تووشی مشکلە بەڵام کاتێک و لە شوێنی خۆیان بینیت ئەو کاتە حەزمی خۆی بەرکردەوە و جەنگەکە ئەوەندە سەخت نەکرد بەس کار سادەوەیە وەکوتم سەرەتا کە تۆ نازانی چۆنە بۆ شتەکان بە جۆرێکی تر دەبێتە نەوی فعلا ئاواز زۆر باز ئەگەر ئەمە شتێکی وشارانە بێ یانی خەڵک لەگەڵ یەکا کۆمەکی یەکتر بێن لەسەر ئەمە یانی لە شوێنێکەوە کە بێتە قسەڵات بێتە بیرکردنەوە لەگەڵ کاسەکەم کارەکە ئاسانتر دەبێتەوەی کە تاکە کەسێک وەکو دیرکار بێنی دیکاتە خۆی تەنیا بەڕێگەکە ڕۆژ ئەمە تەواو بۆ کەسێک کاوە کە بەتەنیا دەڕۆ فعلا زۆر سەختە و ئەو سەختیە لە گەڕێک هەموو گەڕێکی دیکار دەبێت هەموو گەڕ إضافة أنا قد قرينا بسردني كان بسردنا راسنا اللي تشتغل بس أنا طور نبتو بس كان بمن راس لهم رأي وهي التكنولوجيا شو أصلا هم أمريكا اللي جيفاني على التيفي لا وين موبايلك اللي جيفاني على التيفي بس يجيبين أنا نريد بلهم يعني تو أنا بشوار ساعة بدي زور كلام درشون هذا يقول شاردنا آخر قوي زانين كيشكشي قوي لا راسيا راس لوانەوە لە ڕوو چەندیەوە تاسیرێکی هەبێت ئەوەی کە کاربەمەن وجودیەوە بە جۆرێک چەنداوە دەربازبوونەوە ئاسان نییە کە دیکاتێت لە واسیا وعیەکە کە دروست بوو خۆی نەریتەکە هوشیاریەکە داحیمەکە تێدەکات ئەو دەستەوەی نییە کە پێی هوشیار بی هەڵەوەش یعنی ڕەتە بە ڕادەی هوشیاری تۆ نێت با بەهێزی نەریتەکەەوە یعنی بۆ نمونە سیستەمی زمانی کوردی لەناو نێشتی ناچێندا ئەمە هیچ کەشێکی تانیە بۆ بکەیت یعنی من ئێستا سوکەوتە زمانیەکەی پێ دەکەم با چۆن یەکتێک دەنگەکاندا دەبڕم کە ئێمە کۆدی مشتەرەکە دەبێت کێشەکە لێرانی یعنی کێشەکە لە ناهوشیاری یعنی ئەمە چەند هوشیار ببین پرۆسەکە ئاسانکردن
بکە و شاری خۆی چی دەکات ئەو مۆزوع هەڵدەوەشێت یعنی کۆمەڵەشتی بۆ منە سایکۆلۆژی هەیە کە ئینسان تووشی دەبێت هەر ئەوەندەیە بەس گوشتی وشار دێتەوە ئەو هێزەی نامێنێ ئەو لە سایکۆلۆژی قوتی قوتی خۆی لەدەست یعنی هێز لە جەهلی ئێمەوە وخەتەرترین شت جەهلی ئێمەوە ئەوەی کە ئێمە گرنگێ لەلامە جاهل بین بەش شەکەر گرنگ ئەوەیە بەڕێوە بەری گرنگ نییە زانین بە معنایە گرنگێ زانین خۆی لە ڕاستیات دەست و پەیوەندەکەی ئێراوە خۆت و بەردە دەکاتەوە و بە هوشیاری ئەو لە حیما داپچێت کە پچرا چی دەبێتەوە وابەستە نابیکردی بەس چی ئەم شتا داینەش لە بەردەستەکەی شتێک نییە تۆ نەفرەتی لێت یعنی نەریتی ئەوە نییە کە من نەفرەتی لێتە شەیتان نییە بەڵام چیە نەریت ئێمە لێ تێناگەین لەبەرەوە بۆ بە شەیتان لەبەرەوەی لێ تێناگەین یعنی لە حەجمێکی ترمان پێداوە ناڵم چێتیەکەمان ڕێک چی کردووە داوە بە چۆنیەتی کە چێتی دا بە چۆنیەتی ئەرەوە دنیا کەم دەکەن لەسەر نەریتەکانە کاکە ئەو هەموو جەنگە ڕووداوە لەناو تاریخە جەنگی مەسیحەت و مەسیحەت لەگەڵ لەسەر چیە لەسەر نەریتە و هەرچی جەنگ هەیە کە کراوە هەموو لەسەر نەریتە یعنی نەریتە جیاوازە و ئەمەش غیابی ئەخلاق جەنگانی کاتێککە نەریت ئەو بەهایەوە دەگرێت جێگەی فرمان دەگرێت کە جێگەی فرمانی گرتەوە جەنگەکان بگرێتن ئەو کاتە و نەریتەی میلەتێک پێی وایە تۆ ناچار دەکات جێبەجێکەی بۆچی چونکە ئەو بە فرمانی دەزانێت یعنی تۆ ئەو کاتە یەکسەر کۆنتڕۆڵ دەکەی لە ڕێگەی نەریتەکە یعنی نەریت وامان لێ دەکات ئەو کاتە یەکتر دامان خاتە دوو جار ناوزربوونی یعنی داگیرکردنی میلەتێک بۆ میلەتێکی تر لە ڕاستیا بزربوونە لە بزربوونێکەوە دوو جار بزربوون یعنی جارێک لەناو نەریتەکە خۆ تا بزربوو جارێک ئەویستی شتێ داگیری دەکات یعنی دوو جار بزربوون ئەوانە هەردووکیان هەر نەریتە یعنی شۆڕشی ڕاستەقینە لە ڕاستیا شۆڕشە لەناو ئەو گروپە خۆی ئەو وشاییە جارێکی تر پێویستی بەدەڕێت جا کانت لە مۆزوعی ڕۆشنگەری باسی تەمەڵی کە ئێمە تەمەڵی لەوەی کە پێی پێیوە لەبەرەوە بیرکردنەوە لە شتەکانمان بە وەکالە داوا بکەسێت لای ئەو مۆزوعەکە تەمەڵیە و پێی وایە ئەمە ئاسانە دیکاتیش کارتیش بەس پێی وایە ئێمە تەمەڵین بۆیە ئەوانە عەقڵ کۆمەقمان دەکات بۆی هەر خۆمان بگەین بەزانین رأيك مثلا في تيوري فلسفة لو كان عقل وبيكنو جزء بس يعني كاري بيكنو ولا كاري فوق مكان في الجسد يعني هو فوق جاني وبنور بيولوجيا كذا مثلا جستي لنا شيء زائدا على وكشي جوري لبعض دستيوري مثلا يعني هو كان بين الجهادي بيولوجي شاء مشان براسي صراع زیاتر لە ئاشتەوایی و لە لێبوردەری و عقل کاری ئەو دەکە ئەو بەردەوامی ئەو لە ناوچوونە مانەوەیە یعنی ئەمانجی عەقڵ مانەوەیە مانەوەی ینی بە بەڵگەی ئەوەی کە بینیوانی بیرەکەنەوە میشتە هەر ئەوان داگوجێت ساڵی لێرە دانیشتوین ئێمە کێشەمان لێرە بەڕاستی هەزاران کەس کێشەی کتێبەیە کتێبخانە هەیە يعني وايد هذا مسواني بيرة كانوا شرف وشيء كأوان بودينا كأوان كيشة هني خوي أواني لسان كون همي خليان باشا فايد باشا دورا كيانية صوشي بعد يريانية بس يعني وش رأيك؟ ئەگەر ئێمە بە گشتی سیرکەین خۆی ئینسان لە ڕاستیا بەشێکی زۆری ژیانی زیندەوەرانە دەژی مرۆڤانە ناژێت یعنی ئەم بەشەی کە ڕەبتی بە زیندەوەریەتی ئێمە بمانەوە نەمانەوێت ژیانێکی زیندەوەرانەمان هەیە چونکە لەلایەکەوە زیندەوەرین لەلایەکیشەوە مرۆڤی کاتێک کە ئەم بەشە مرۆییە کە عەقڵ تایە وجودی هەیە نەفی دەکرێتەوە ئیتر ئێمە ئینسان وەک زیندەوەرێک سەر کە وەک زیندەوەرێک سەیرمان کرد ئەوە دەکرێتە ئەوەی کە بەسەر زیندەوەرێکی ترا دەچەسپێ بەسەر ئێمە شار بچەسپێ ئەگەر بێت و تیۆری پەرەسەردن بۆ بوونەوەرەکان دروست بێ ئەوە بۆ مرۆڤیش ئەو کاتە دروستە یعنی دەکرێت مرۆڤ بکرێتە ناو حەڵقەیەک لە حەڵقەکان ئەگەر ئینسان زیندەوەر بێ تیۆری پەرەسەردن دەتوانێت چۆن لێکدانەوەی بۆ زیندەوەرەکانی تر کردو بۆ مرۆڤیش بکات یعنی تیۆری پەرەسەردن دەکرێت لێکدانەوە بۆ زیندەوەریەتی مرۆڤ بکات بەڵام ناتوانێت لێکدانەوە بۆ مرۆڤیەتی
کە مرۆڤیەتی مرۆڤ لە ڕاستیە ینی شتێکە لە دەرەوەی زیندەوەریەتی ینی دەکرێت ئێمە ئاوانن چونکە ئەوەی کە وا دەکا من مرۆڤم لە ڕاستیە دەست و پەنجەم ئەو فۆرمەنیەوە شتێکی تر هەیە لە منە وەک مرۆڤ لە مەیمونەکانیە کە مەیمونەکەش هەر تۆزێکی گەڕاوەتەوە لە ئێمە یانی هەر ئێمە لە ڕووی عەمەلیەوە بڵێ دەست و پەنجەی و ئەوانە و نەبورجاوە وەکو من بێ ئەمە نییە شتێکی تر هەیە کە من وەکو جۆر جا ئەمە کێشەیە کە ئینسان لە مانتقی شەکەمە کراوە بە زیندەوەرێکی گۆی یعنی وجودی زیندەوەرێتەکە کراوە بە ئەساس بۆ وجودی یەکێک لە شتانی سوورە وەردی نەقدی دەکات لە مانتقی ئەرسطو ئەمەیە کە چۆن دەبێ ئێمە بڵێن مرۆڤ زیندەوەرە و زیندەوەریەتی وەکو کاتیگۆریەک باڵاترە لە مرۆڤ چونکە مرۆڤ دەکەوێتە ژێری وەکو چۆن ئەسپێکیش دەکەوێتە ژێری ئەڵێ لە کاتێکا مرۆڤ شتێکی تایە کە مرۆڤیەتەکە لەسەر ئەوە بەندە بەوە مرۆڤە جای دەکاتەوە لە زیندەوەر ئێمە چۆن دەبێ بیخێنە ژێر کاتیگۆری زیندەوەر جا ئەم کێشەی مرۆڤ ئێمە لە ڕووی پەرسەندنەوە ئەگەر مرۆڤمان لەناو کاتیگۆری لەناو پۆلی زیندەوەرەکانە ڕیس کرد زۆر بەتەبیعی ئەوەی بەسەر مەیمونێکا دەچەسپێ بەسەر مرۆڤ بەس بەشێکی تری ئێمە هەیە ئێمە ناتوانین بکەین یعنی ئەمە کێشە یعنی کاتی ئێمە ڕازگۆیانە لەگەڵ یا بڕۆین ئێمە ناتوانین ئینکاری ئەوە بکەین کە لە ئێمە عقلێک هەیە کە ئیتر وا دەکات ئەم عقڵە ئێمە زیندەوەر بین یعنی تەنها محکوم نەبین بەوەی زیندەوەرێتی وە فەلسەفە چییە؟ فەلسەفە خۆی بەرەمی لەم پرسیارەیە ئایا ئێمە حیوانی یا حیوانی وە فەلسەفە کار لەسەر ئەو شوێنەی مرۆڤ دەکاوە ئەو شوێنەی کە پێی وایە ینی مرۆڤ دەکات بە مرۆڤ بەدەل لە زیندەوەری بەمانایەکی تر ئەگەر عقل لەناو قاڵبی ئەم قاڵبەیانە وایە کە زیندەوەرێکە عقل ئەگەر لەناو بەردێکی شابوایە هەر عقل یعنی ئەو بەردە و کاتە مرۆڤ یعنی ئەگەر لەناو درەختێکە وایە ئەو درەختە مرۆڤ دەبێت یعنی ئێمە بە حکمی ئەم شکل و بایۆلۆجی کە هەمانە مرۆڤ نین زیندەوەری لەبەرەوە ئەگەر دەتو ئەم عقڵە نەقڵکەین بۆ ناو یعنی ئەگەر بەهاتایە لەناو درەختێکی شابوایە و ئەو ئیشەی بکردایە ئەوە درەختەکە ئەو کاتە مرۆڤ دەبوو ئێمە زیندەوەر لەبەرەوە ئەمەی کە هەیە ناکرێ ناکرێت ناکات ناتوانین ئینکاری وجودی پێی لەناو بۆ یعنی کێشەکە وەیە کە بیر دەکەیتەوە ئیتر بە جەبرەن بە ضرورەت ئەمە لەناو ئەم زیندەوەرە هەیە و کەچی بەشێکیش نییە لە زیندەوەرە یعنی ئێمە هەر لە خۆمانە لەبەرەوەی ئەو شایەتی هەمانە بە ئاسانی خۆمان لە خۆمان جا دەکەینەوە یعنی خۆمان لە زیندەوەر وەکو خۆمان وەک بیرکەرەوەی جا دەکەین ئەوەی بیر دەکاتەوە زۆر بە ئاسانی جا دەکرێتەوە جاستە یەکێک لە کارەکانی دیکارت ئەوەیە کە چۆن ئەمە پرۆسەیەکی زۆر ئاسانە ئێمە لە جەستەمان جا و ئەوەی بیرکەرەوەیە ببێتە شتێکی سەربەخۆ لە دەرەوەی جەستە و لە دەرەوەی زیندەوەریەتی زیندە ئێمە و ئەمە دوو عالەمی سەربەخۆن لەبەرەوە بەڕاستی کاتێک ئێمە حکمی بوونەوەرێکی بایۆلۆجی لەسەر مرۆڤ دەدەین و دەخێنە ناو کاتیگۆری زیندەوەر ئێمە لە هەمان کاتە ئەوەی کە مرۆڤیەتی مرۆڤی لەسەر وەساوە نەفی دەدەین و تیۆری پەرەسەندن نەک تیۆری پەرەسەندن یعنی بایۆلۆجی هەموو ئەو زانستانی تر کە هەن لە ڕاستیا بەن لەوەی زانست بن بە چی بوون بە زانست بە نەفیکردنی مرۆڤیەتی مرۆڤ لە مرۆڤ جابوون بە زانست یعنی تۆ دەبێت مرۆڤ وەک مرۆڤ دەرکەی لە مرۆڤ ئینجا تۆ دەتوانێت ئیشی لەسەر لەبەرەوە تۆ یا پزیشکی زانستێکە ڕەبتی بە چۆن مانگایەکەوە هەیە ئەوە لەش ڕەبتی بە مرۆڤەوە یعنی ڕەبتی هەر ئەوە ڕەبتی بە مرۆڤیەتی مرۆڤەکەوە و مرۆڤیەتی مرۆڤەکە مەنتقەیەکی ترە مەنتقەی فەزیلەتەکانە مەنتقەی ئایدیاکانە گیرەکانە و بنەماکانە مەنتقەی تەسەورەکانە لەسەر دنیا و معرفەی ئێمە زانینی ئێمە ئەمە هەم کە حیوانێکی تر نییە ئەوانە لەوەوە ئێمە وەکو لایبریتزەوە دەڵێ ئێمە سێ چارەکی
کاروکردەوەکانمان لە ڕاستیا کاروکردەوەی زیندەوەرانە یعنی ڕۆژانە کە ئێمە کاروکردەوانە دەکەین سێ چارێکیان ئێمە وەک زیندەوەرێک ژیان دەگزێنین لەنەوەیە کا هوشاریەک پیا دەبێت ئەم نەوەیە هەموو نەریتێکی تازەی خۆی دادەێنێت تەوەنەوەکەی دواتری ئەو بەبێ هوشاریەکە وەرگرت ئەو کاتە بەبێ هوشاریەکە وەرگرت نەریتەکە هەریە لە هەر شوێنێکەوە هەر چی بێت یعنی فەرقی نییە لەگەڵ نەریتێکی تر کە هی هەر کەس یعنی لەوای تر فەرق ناکرێت بۆ نمونە ئەوروپیە کە ئەم نەریتە وەردەگرێت بە نەقڵکردن لەگەڵ ئەمازیغیەک عینش وەک کێشەکە لێرە ئەوەیە یعنی هەر جیلێک هەر نەوەیە ئاخر ئەمەیە خۆی ئەرکی نەوەیەک لەوا چییە یەکەم جار ئێمە لە ناو نەریتەکانە پێیا دەبین ئەرکمان ئەوەیە لەم سنجنە بینە دەرە و جارێکی تر ماڵەکەی خۆمان دروستکەین لەم ماڵە بینە دەرەکە هی ئەوانی ترە جارێکی تر ماڵەکەمان دروستکەینەوە ئەگەر بێت و هەمان ماڵ دروستکەین یعنی ئەوە گرنگ نییە ئەگەر من گەیشتمەوە بە نەریتەکان هەمان نەریتیش دەچێتەوە گرنگ نییە گرنگ ئەوەی ئەم وشارە بکرێتە پشت نەریتەکە ئێمە باسی ئەومان کرد کە نەریت ئەوەیە دەڵێ مەگەر ئێمە لە معنای نەریت تێ گەیشتینەوە مشکلانەمان بۆ حەل دەبێت لێتر مشکلەی ئەومان نامێنێ ئێرەکان نەریتە چاکۆکان یعنی کێشەکە لە ئەسڵا لە نەریتە کێشەکە لە نەبوونی وشاریایە لە نەمە لەبەرەوە کاتێک کە تۆ وشار دەبیتەوە جارێکی تر لە عەقڵەوە دەیتەوە ئەمەیە بێکار دەڵێ و زانینانەی کە من بۆ جارێک گومانم لێ کردووە هەڵیان دەوازن یعنی تعلیقی دێتە و دواتر لە فینۆمینۆلۆژیا پێی دەوتێت تعلیقی فینۆمینۆلۆژی یعنی هەڵوازن ئەوەی کە دەیخەیتە ناو کەوانەوە تۆ لە بیرکاریە لە جەبرا کەوانەیەکە دەیە هەڵت بێت بۆ نایدێتەوە ئەوە دای دەنەی ئەتا دواتر شتێکت هەیە کە ئەوە تەفسیر دەکا اینجا کەوانەکە دەبێتەوە یعنی کلیلێکە دەیە بۆ کردنەوەی کەوانە کاتێک کە تۆ دەیتەوە ناو نەریت دەیتەوە ناو زانینە پێشینانە هەندێکیان لەبەرەوەی ئەساسەکەیان هەیە ئەوانە وەکو خۆیان ئاعتیادی تۆ وەردەگریتەوە نەک نەریتەکە تەسەورەکانیش بیر باوەڕەکان چونکە مۆزوعی بیکار بیر و باوەڕ ئێستا ئێمە چوونێتە ناو نەریتەوە بۆی مۆزوعەکان ڕۆشنتر بێتەوە ناخۆی دەبێ باسی بیر و باوەڕەکان ئەم بیر و باوەڕە دواتر کە ئەم وشیاری هاتەوە ناوی ئەگەر فعلەن بەقیەم بنەمایە گونجا ئەوە وەردەگیرێتەوە زۆر تەبیعی و ئەوەش کە ناگونجێ لەگەڵ بنەماکە ئاساس نییە ئەوە وەرناگیرێتەوە یعنی بەحسێکی کولی نەریت دەکرێتەوە لەبەرەوە کێشەکە لە وجودی نەریتان نییە کێشەکە لەویان نییە ئێمە چۆن شتێک بکەین کێشەکە لەوایە کە ئێمە چی دەکەین ئەمە ئەسڵی مۆزوع فێڵی نەریت لێرایە کە ئەوەی لای ئێمە دروست کردووە کە چۆن دەکەین گرنگە لەوەی چی دەکەین وازەحە چۆن دەکەین بۆ داهێنانی نەریتەکانیش یا ئەم وشار بوونەوەیە تەمەن چەند گرنگە زان وەکو چی وایە وەکو ئەو وایە ئەو شتە هەبێ بەڵام وەسائلی تێگەیشتنەکەی بۆ نمونە سیستەمێکی زمانی لە ناو کەسێکە منداڵەکە سیستەمەکە هەیە بەڵام هیچ تاکو زمانی ناتوانێت بۆ بکات یعنی هیچ تاکو زمانی قودرەتی گۆکردنی بۆ پێیانە یعنی ئەمە هێزی جێبەجێکردنەکە وەکو بڵێ تەواو نییە نەک شتەکە نییە یعنی نورەکە جەوهەرەکە هەیە بەڵام ئەوەی کە ئەم جەوهەرە ئەو کەناڵی کە ئەم جەوهەرەی پیاد ئەم ڕووناکیی پیادێتە دەرێ ئەم کەناڵە هیچ تاکو ساز نەبووە بۆ هاتنە دەرەوەی ئەم بۆ پێگەیشتنی ئەم کەناڵە تەمەن پێویستە نەک بۆ بوون جەوهەرە وازەحە یعنی جەوهەرەکە شتێک نییە پێ بگات ئەوەی کە جەوهەرەکە مامەڵەی لەگەڵ دەکامە پێویستی بە پێگەیشتن مادە وەکو نەبوویەک ئەگەر بڵێن مادە وەکو نەبوویەک هەیە کە وابەستەیە بە خراپەوە لەناو پرۆسێکە خراپە نەگەوەی ئەو خراپەیە کە لەم لەبوونەوەی ئەگەر وابەستەیە بە خراپەوە و کاتی کە بە ناچاری ئەیەوێ ببێ بە ناچاری کە بۆ ئەوەی کە ببێ بە مادە و هەبێ ناچار بۆ بوونەی کە بەنی ناچارە بێتە ناو بوونەوە ئایندە نەبوونەوە ناچارە بێتە ناو بوونێکەوە کە خۆی پێی نایە بێتە ناو بوونەوە ناچارە یعنی عەقڵ ناچارە بێتە ناو مادەوە ئەی مادە ناچارە بۆی کە نەبوویە بۆی ناچارە بۆی کە بۆ ئەوەی ببێ لەگەڵ بنەمایەکی عەقڵانیە و بۆ وجودێکە لە ئێمە هەیە ناچارە بۆ بوونەی کە لەگەڵ عەقڵا هەڵکە ئەو کاتێک هەیە ناچارە بۆی کە ببێ وەکو بوونێک
دەیەوێت لە ڕێگەی ئەو ئەگەرانەی کە لە بەردەستیدا بگاتەوە بۆ ڕەهابوونەی کە لە نەبوو ناکە گەشتوە پێی بۆ ئەو کاتێک کە ئەوێ بگەر بە دووە ئەگەری بخۆی نمونەیە بنەما ئەقلانەکەش ئەگەر لە وجودی ئینسانێکە ببینینەوە ئێمە لە دەرەوەی خۆمانەوەمانەوێت لە ڕێگەی مادەوە بگەینەوە بۆ بنەمای مرۆڤبوون و بنەما ئەقلانەکانی خۆمان ئەوە گەورە ئەو مشکلەیەوە کە بەردەوام لە دووباربوونەوە و دووبارەبوونەوەی ڕۆژانە دەی لەگەڵ وجودی خۆمانە ئەنی لە بوونی خۆمان ناوە دەبێت بەڵام بنەما ئەقلانەکان لە وجودیانە لە بوونیانە لەگەڵ مادەیە بەڕەهایی نایەوێت بگەنەوە بانی دوا ئەگەری بوونی بنەما ئەقلانەکان لەم بوونە مادیایەکە هەیە کۆتا ئەگەری بنەما ئەقلانەکان نادەن بەبەستەوە بنەما ئەقلانەکان بنەماکانیان لە شوێنی لە بنەڕەتی ئەقلانیدایە بۆیە ئەگەر ئێمە بمانەوێت لە ڕێگەی بوونە مادیەکانەوە لە ڕێگەی بوونی مادی خۆمانەوە یەکەوێتە دەرەوەی بێنەوە بگەینەوە بە وجودی خۆمان بە بنەما ئەقلانەکان ئەوە بەو دەرەنجامەکەین کە ئێستا ئێمە قسەی دەکەین بەڵام بنەما ئەقلانەکان لەناو ئێمەدا یعنی تۆ ئەگەر بتەوێت لەگەڵ خۆدا ئاش بیتەوە گەڕێتەوە بۆ خۆت نەک بۆ دەرەوەی خۆت لە ڕاستیە ئەو کاتەش کە تۆ بە وجودەکان بە بنەما ئەقلانەکانی خۆدا ئاشنا بیتەوە تەسەوڕ ناکەم کە دوجار ئەوەی کە لە تۆ ئەکەوێتەوە کاک بەفەنتی ببێت بە بەنەریتە ئەوە تۆ نیت کە ئەیتی بەنەریت ئەوەیە کە ئەکەوێتە دەرەوەی تۆ بەنەریت جا فعلا تۆ ناکەی بەنەریت ئەوی تر دەیکاتە نەریت بۆ ئەوەی فعلا بگاتەوە بە تۆ یعنی بۆ ئەوەی بۆ پرۆسەشان نەڕوات و واش بێت یعنی بۆ ئەوەی نەگات بە عەقڵ و گەوهەرەکەش و بڵێ گەوهەرەکەشم لایە بۆچی چونکە من لەو فۆرمەکە بەڵگەیە لەسەرەوەی کە گەوهەرەکەم لایە و ئەوە زۆر وردە کێمە دەڵێنەوەی مادیە ئەوەی کە ڕۆشنتری کەمەوە تەمەن ئەوەی کەوتە ناو دووپات بوونەوە ئەوە دەبێتە شتێکی مادی ئەگەر نامادیش بێت چونکە ئەوەی کە دووپات دەبێتەوە ئیتر مادەیە یعنی نەریتێک کە خۆی دووپات دەکاتەوە تەحەجر دەکات تەحەول دەکات بۆ مادە وەک ئەوەی کە نییە مادە وەک ئەوەی کە نییە یعنی مادە مەیلە بۆ نەبوون یعنی ئەگەر لە مادە بگەڕێن دەیەوێ نەبێت مەبەست دەوە بەڵام مادە دەیەوێ ببێت بۆچی چونکە عەقڵ هەیە یعنی وجودی عەقڵ ناچاری دەکا بۆ ئەوەی بکەوێتە ناو ململانێ بیەوێت ببێت کاتێکیش کە دەیەوێ ببێت دەبێت ئیلانا خۆی ڕەبت کاتەوە بە عەقڵەوە کە خۆی ڕەبت کرد بە عەقڵەوە ئەو کاتە دەبێت بەڵام کە بوو ئەم بوونەی بەدڵ بوو دەیەوێت جارێکی تر بچێتەوە ناو ئەدەب یعنی بچێتەوە ناو ڕەهاییەکەی خۆی بەڵام عەقڵ لەگەڵ خۆیان دەبات ناو ڕەهاییەکە فعلاً کاتێک کە مادە عەقڵ لەگەڵ خۆیان دەباتە ناو نەبوونەکەوە ڕێک ئەو نەریتە دروست دەبێت کە وشارەکەی تیان یعنی عەقڵ تیایە غایب یعنی کە عەقڵ تۆ برتە ناو ئەو نەمانەوە کە لە مادا هەیە عەقڵێکی وەهمی دروست دەبێت یعنی شتێک هەیە بە وەهم نەبێت شتێک بە وەهمی یعنی مادە دێتە دەرەوە لە جەنگەکەی لەگەڵ عەقڵا بە ناچاری یعنی مادە حەق دەکاتەوە لە عەقڵ بۆچی چونکە عەقڵ ناچاری کردووە لە نەمانەوە بێت بۆ ئێرە بێتە دەرێ کە عەقڵ ناچاری کرد بێتە دەرێ ئینجا عەقڵ ناچار دەکات بێتە ناو ئەوە یعنی بێتە ناو مادە کە عەقڵ هاتە ناو مادە ئەم جارە مادە حەز دەکات بچێتەوە بۆ ناو نەمانەکەوە لە عینی کاتیشە تۆڵە لە عەقڵ دەکاتەوە بۆ ئەم جارە عەقڵ ناچار کات بەرەو نەمانەکەی بەرێ ئەو کاتێک کە عەقڵ بەرەو نەمانەکە دەبا عەقڵ لەگەڵ یان ناڕوا وەکو چۆن کاتێک مادە لە ڕێگەی عەقڵەوە بێتە بوون لە ڕاستیە ئەم بوونەی بوونێکی ساختەیە ینی هەم ڕۆشنی عەقڵ بۆ ئەوێ ساختەیە هەم هاتنی مادە بۆ ئێرەش ساختەیە مەبەستەوە هەمیشە عەقڵ ئەگەرێکی تازەی لەبەردەما بەو معنایە کاتێک ئێمە لەناو نەریتێکا دەبین ئەم نەریتە خۆی ئەگەرێک بۆ لە ئەگەرەکان بەڵام عەقڵ دایما ئەگەرێکی تر هەیە کە ئەگەر بێت و ئێمە بگەڕێنەوە بۆی ئەوە ئەگەرە خۆشی دەردەخات مەبەستە ئاستم کرد بە زمانێکی ورد بعدين تعبير لشتك كد ويوادار مشتكل جيشتي روشن ده نريد يا ما كلنا ونريد عقيادة دي
نين فعلا خمان واشتك يا اما محكوم باشتك هين بلام خماني والرا عقلك هي عقلك يوهم يعني عقلك بوهم للاي اما هي ارسوكوتا كان مع ذاك دكا واما قناعتش معنيناوه امر سكوتانا عوابن باش لكات كان يعني اشتكى اوان بس اما وا ما نخمان وقت فعلا خطر كله وياي اما قناعت بيني بمي امريكا هي عقلاني كما خطر بس كاتك اما بشويني الروشتين بربر بمان من بوجوز بولا ويك عقلاني او يتبدا كوين انا كشمي كذا يتبدا ببرو بوبرين ايه اشتكي عقلاني عقلي جاري عقل هل وجودي هي يعني اشتكي عقلي لا لرا بني هي يا اوي روده ده حاموش بروسيكي عقلاني هم برسيارانا دوز دبي طبعا برا وكذا قريت بر هتا بقيت بو بنمايانا وهتا بقيت اوسر بخويه للنريد ودواتيش كجيشتي تسر بخويه للنريد جاري كي تلقرانا ودوز دبيتو بونا ونريد برام هم جارت تو ديتنا ونريد كيشت النريد هي تو شيء لنا يا بس تو ثانيه تو وجودك لنا ونريد تكاني تكاي ترحاتنا بس ام جارت تو ديتوني ولو أنا للدروة للروالتا تو فورماني كان وريان بقري برام أم فورمانا كتوبة گزارش كردنكا ودربرينكا ولي دقريتوا كبنجاوة لقلتا أو كاتا كسيكي نريتي هيش فرق ناكا لبيني تو كسيكي تراكا تنها بفورمكا دربرينكا يعني هيش لنمايك عقلية بشتغل وكو عندك لقصا كدكريا وادا زاني كسيكي فلسفية برام أم كسيلا راسيا بس فورما كيف يعني بيج بنا ما يركي كريكلا بشتواني اگر كسر بودي بيفحصي كاسر دكام قوليني اللي جيت يعني هلا فورما كان تواني لك جي كذا بيني كان سيكراوي شي لبشتواني على راسي بس اما واد زاني اما قولك فلسفي او كاتيت او يبوتشا لقال او يكراستقينه لراسي ابو كسكي نريتي جاناك بلام او کسی که مشاریه پیاده که او کاته او دتوانه ببینه فرمکه ببره و فعلا هم دوانه لیکتر جا کرده و با کسی نریتی لبر و فرمکه هنا ایتر هشتگ او ابو او اوه يعني اشتك يتر نابين نفسه اما انا همي شتانه كن كات وشاريان سكتو وشار بويت بما او شاري دروز بو او كات فعلا لنا وج يعني شا اوي كوك اوي اوايا جا دكيت ولا اوي كوك اوي يعني اواني وكويكا ديجين يعني شتكي ساختين بس وان شان داك او يعني يا ما رسمي كرسيك دبيني بس واد زانين ما كرسيك يا ما دتواني اسيتاش يعني وفعلا كرسيك وين كرسيك وك اوي كرسيك كرسيني بلام ام كرسيك وك اوي كرسيك يا ما بيجا كوان جاكرانا او كاتب فعلا بربر دكوين ناو دنياي كي روشن او كاتب تنانتي ما يعني دتوانين درك بوكين بو هي وبروكي دروي شي دكي همو امانه لبرچاو مانا روشن دتو وجانكي هوشيارانو مروبانا دتا بس ما حتما من ديكارت دله اسانه بلام سخته وكسين كاري سختي كيناكا بلام راز دكال لا يكو اسانه اگر دتو امر ركا اگر بوير جالش بير ركا بعقل دنيشي رقيت يعني ما مشكلة كمان هو رقنا دين بعقل إيش رقيت يعني الخمر بس تو ما بوشي شو كاز دكين رقمان بيدا زر دكين رقمان بيدا إيش كان ما لدز دكين رقمان بيدا حتى إيش لدز يعني هز دكين عقل خطر نابيا رقيت وكاتب إما تيجيش إنك خطرنيا وبربر الناس ما نور رقمان بيدا أو إيش ده ما خاطر صار يعني بون منايا أوروبا حقي أوي هي دنياها مدرجة توبوي ما أمريكا حقي أوي هي أيام حقي لك ورقتوا آيا لكانتو ديكارتي ورقتوا آيا أوروبا فعلا أو أراستي كديكارت هيبو لراستيا أوروبا أوي كف للحظة وشاربونا وكبر هات قريبوا نريتي كفيدا وتين نريتي مودرن نريتي مودرن كار لسر سپاندني نريتكاني خوي
وأمش دجا عقل يعني سفاندني نريتي أبيتر نريتك السياسي بها هرشي بيد أما دجا عقل ودجا عقل اللي بيوكا أما نكر دجا عقل لعيني كاتي تا نريد خوازي هرجع عقلية نريد خوازي وأمام گیرکردنەوەیە اعتماد دەخاتە سەر چۆن و داوات لێ دەکات تۆ بە پێی نەریتەکەی ئەو بجوڵیتەوە چون بۆچی هەمووشی ئامانجەکە لە دەسەڵاتایە کە تۆ بە پێی نەریتەکەی ئەو جوڵایتەوە ژیانت بە پێی ئەو شتانە ڕێک دەخەیتەوە کە ئەو بۆ خۆی ڕێکی خستووە ئەو شێوازەی لە ژیان کە خۆی بۆ خۆی دووسی کردووە تۆ ڕادەکێشێتەوە ژیان و تۆ مەحروم دەکات لەوەی نەریتی خۆت دانی لەبەرەوە ئەمەی کە هەیە لە ڕاستیە کۆجیتۆی دیکارتی نییە لە ناوەوروپا ئەمە بەعەکسەوە ئەو وشیاریە ئەوروپیە لە سەردەمی ڕۆشنگەریە دێتە دەرێت و دیکارتە لەم نەی باسانی خۆیان ڕێک ئاماژەی وردی هەیە بە وشار یعنی بەوەی تەنانەت کە ینی ئەم نەیبینیوە بەس پێشبینی زۆر وردی هەیە بەبێەوە ئەوەی وەکو پێشبینی باسییان چونکە لە بنەماکەوە قسە دەکات شتانەکە دەزانێت ئەمەی کە هەیە چی ڕوو دەدایێت چی لێ دەکەوێتەوە وفعلا ئەو هوشیاریە نەریتێکی بۆ بیرکردنەوە هێنایە ئاراوە نەریتی بیرکردنەوەکە بۆ بەو نەریتە نائاگاییەی کە پیشەکانی پێ و کرایە نەریتێکی جەدید و ئێستا ئێمە محکومین لە شوێنەکە لە هەموو شتێکمانە بە نەریتە ئەوروپیەکە کە دەبێتە تەنانەت لە جرمە تەنانەت ئەم شێوازەی دانیشتنەوەی کە ئێمە لێرە دانیشتوین یانی لەلایەکەوە محکومین لەوانەیە ئەگەر ئێمە فەرزەن نەریتی ئەم کۆبوونەوەیەماندا بڕێشتایە لە جاتیەوەی لەسەر ئەم کورسیانە دانیشین لە شوێنێکی ترا دانیشتنایە و بە شێوازێکی تر دانیشین لەبەرەوە ئەمەی کە ئەوروپا و ئەمریکا و ئەو میلەتە چارە نووسازانەی کە ئێستا مێژویان بەدەسە کار دەکەن لە ڕاستیە بەرهەمی هیچ ڕەبتێکیان بە فەیلسوفەکان و زۆر قسە دەکرا کە على ئەساس تەنانەت ئێستش لە ئەڵمانیا بە هیتلەر بە نازی و ئەمە ئەسەن ئەو سیستەمەیە خۆی جارێکی ترە و فەیلسوفانە دێنە تعریفیان دەکاتەوە بۆ ئەو گەڕانەوە عەقڵیەت دووزانێت چونکە گەڕانەوە عەقڵیەکە لە مەسلحەتی ئازادیایە و دژی وابەستە بوون و تۆ بتێوە نەتەوێ ئێستا ڕۆژهەڵاتی ناوەڕاست وابەستەیە بە بەوی ترەوە واوی تر حکمی دەکات و ئەم وشاریە و گەڕانەوە بۆ عەقڵ ئەمە تێک دەشکێت لەبەرەوە ئەوان هەر لای خۆیان ئەسڵەن لەو کولتورە تازانی کە دروست بوون و بیرکردنەوە تازانی کە ئێستا هەن و ئەعتیقادانەی کە لەسەر فەیلسوفەکانی خۆیان دروست دەکەن بربەستێک دروست دەکەن لە بینی نەریتەکە و گەڕانەوە بۆ عەقڵ یعنی ئەو مارتن هایدگەرەی بۆ نمونە لە ئەڵمانیا وەکو نازیەک سێری دەکرێت و ئەمە ڕەبتی بە هایدگەرەوە ئەمە لە ڕاستیە ڕێگە دەگرێت لەوەی کە ئێمە هایدگەر بخوێنینەوە وەک هایدگەر کانت بخوێنینەوە وەک کانت دەکرێتە شتێکی مۆراڵی ئەخلاقی کانت دەکرێتە مۆراڵ وەکە کەسێک گەنجێک دێ یا فلانێک دێ بە ناوی فەیلسوفەوە کە باسی ئەخلاقی کانتان بۆ دەکات کە گوێی لێ دەگری باسی مۆراڵ باسی ژینگە دەکات و باسی فلان دەکات و باسی ئەمە دەکات کە ئەمە هیچ ڕەبتێکی دوور و نزیک بە ئەخلاقی کانتەوە و ناوی خۆشی دەنێت کانتی نوێ و ئەم مەزەبخوازیە فکریە لەنا ئەوروپا لە ڕاستیە دوورمان دەخاتەوە لەوەی کە ئێمە ئەوە ببیستین کە کانت وتوێتی و ئەوە ببیستین دەبەرەوە ئەمە هەر وەکو بڵێ ئەو سیستەمە خۆی هیچ دەکات لەسەر وەلانانی ئەوەی کە لەوەی دەخا ببێتە نەریتی باڵا هیچ دەکات و یەکێک لەو ئیشکردانە ئەوەیە هەر شتێک کە هوشیاری دروست دەکات بە نەریت ئەو فۆرمێکی بداتێ بیخاتە ناو نائاگایی یعنی ئێستا کانت لە ئەڵمانیا نائاگاییانە وەردەگیرێت یعنی کانت نائاگاییانە مامەڵێ لەمەکە یعنی کانتێکەیە کانتێکە لە ناو عالەمە نائاگاییەکەیە لەبەرەوە من پێم وان نییە فەلسەفە و فەیلسوفانی ئەوروپا و ئەوانەی یەکەم جار کە هوشیار بوونەوە لە ڕاستیە ینی دەستیان نیازیان مەبەستیان لەما هەبوو بێ کە ئێستا ڕوودە و ئەمە ڕوودەدا لە بەرهەمی بە نەریتکردنی فەلسەفا ڕووداوە هەر وەکو چۆن لە شتەکانی تیشەکە دەکرێن بە نەریتی تر جەنگ لەسەر نەریتەکان دروست و من محکوم ئەوروپیانە هەناسەم محکوم
واگەر ئەوروپیانە هەناسە نەدام ریشەکانی ناشناوە محکومم فلان ئاوا بکەم ئەمە محکومیەتێکە بەل لەوەی محکومیەتێکی سیاسی بێ محکومیەتێکی نەریتی کولتوری لەبەرەوە تاتەبەندینەوە ئاستێکی قوڵتر یعنی لە سیاستەوە بەرەو ئاستی کۆمەڵایەتی و لە ئاستی کۆمەڵایەتیەوە بەرەو تاکووەمانە هەست دەکەم زیاتر دەتوانین ئەو حکومکردنە ببین یعنی حکومکردنی نەریتێکی کە دێت بە ناوی نەریتێکی گەردوونی قسە دەکات و ئێستا باسی نەریتی گەردوونی یعنی باشە نەریت خۆی لۆکاڵیە یعنی نەریت بە هەموو شێوێ لۆکاڵیە یعنی نەریتی میلەتێکە چونکە ڕەبتە بە تەبیعەتەوە تەبیعەتەکان جیاوازن نەریتەکانی جیاوازن زمانەکان جیاوازن هونەرەکان جیاوازن بەڵام ئێستا بیر لەوە دەکرێتەوە زمانێکی جیهانی چونکە پێویستمان بە هەموو زمانە نییە نەریتێکی جیهانی بۆ ئەوەی بە ئاسانی ئێمە بتوانین داگرانی بکەین و فڵان بکەین ئەمانە هەمووی تەمان ڕەبتە بۆ ئایدۆلۆژیایە کە پێی دەڵێن مۆدێرنیسم ولا يزال يعني او ايديولوژیایە ئەم کارانە دەکا و لە عینی کاتیشا جارێکی تر پێناسەی فەیلسوف و فەلسەفەکانیشت بۆ دەکاتەوە لە ناو خۆیان و ئەوەی کە ئێمە سێری دەکەین لە ڕاستیان من کاتێک کانت لە لای بیرمەندە تازەکان دەخوێنمەوە بۆ نمونە لە لای دۆڵۆسکان دەخوێنمەوە بە کانتێک دروست کراوە کانتێکەیە دروست کراوە یعنی کێشەکە لێرە لەبەرەوە دانەپاڵی ئەمانە بڵێن ئەم سیاسەتی کە ئێستا بەرەوە دەچێت لە دنیا بۆ کانت و دیکارت یا فەیلسوفەکان هەست دەکەم یعنی دانەپاڵێکی دروست نییە بۆ خۆیان وەکەوەی کار بەس دانەپاڵێکی دروستە بۆ ئەو وێنانەی کە بۆیان دروستە نەریت کۆی چۆنیەتیەکان ینی سیستەمێکە لە چۆنیەتەکان ئەم سیستەمە حتمما دادەهێنرێ بەڵام بۆ ئێمە دانایەندێ ینی بۆ پەیڕەوکردن دانایەندێ لەبەرەوەی دیکارت دەڵێ ئەم ڕێگایی من چونکە ئەمە ڕێگایە چۆنیتیە ئەوەی کە دیکار باسی دەکات چۆنیتیە دەڵێ ئەم ڕێگایی من ڕێگایەکەم دانەناوە کە خەڵکی ترکیایە بڕوا و بڵێن تۆ بۆ ڕێگایە بڕۆ دەگەی بڕۆ هەر کەسە ڕێگای خۆی هەیە بۆ گەیشتن ئەمە هەر ئەوە دەگەێنە کە دیکار ئەسەن ینی دژە ئەوەیە کە نەریت دووپار بێت يعني هر كسر نريتي كوي بس أوي كوادا كان نريد بيت أراوتشيا أو الضرورة عقلية يعني تو فكريك يا أم فكرية حد إلا أنا جبل لفورمك خوياش لفورمك لشونيتك لبروي اللي دبل لشونيتك خوي أشكاك لقل خويا شونيتك كم شونيتي أنا أم شونيتي دواي ببوني فكرة كوا دورك لتقديس وردقري لا أواني كنا بنا جايين فرضاً لبروي أو كردوية فلانة كس كردويتي إيماش وكو أو دكي بيروز دكي وشي وايلي دكا أصلاً يعني أو أقلي كناي وجاريكي تربقارتوا يكيك لا وسيلة كاني بكاريناني بوي كنشي على كس بقارتوا أو نريتانا بيروز يعني بوشي بوي اكتفاء بوابكا كتنا نريتكا فورمكا دوبات كاتوا بلام لنا أم فورماشتي خوي بكاري ئەوەی کە دەیەوێت بەو فۆرمە بیکات بەڵام لێرە فۆرمەکە جێگیر دەکات ئەو کاتە عقوبە لەسەر فۆرمەکەیە لەسەر ئەوە نییە کە دەکرێت یعنی بۆ نمونە هەر لە شتێکی دینی وەرگرین زیاتر وازەحە کەسێک محاسبە ناکات لەسەر ئەوەی کە وەکو بڵێ لە نوێژات چی دەکات بەس محاسبەی لەسەر ئەوە دەکات لە نوێژات چۆن نوێژ دەکات یعنی ئەگەر بێت و دەستی بە جۆرێک بگرێ ئەمە یەکسەر کوفرە یعنی شتەکە یەکسەر خراوەتە سەر چۆنیەتی ئەوی تر وەلا تەمان لە سیستەمی کۆمەڵایەتیشە ئەمە لە ئاینیشە لە کۆمەڵایەتەکەش ئاینیشە لە زمانیەکەش ئاینیشە یعنی لە هەموو نەریتەکانە هەمان شت دەبینیت و یەک شت ئەنجام درراوە و پاسەوانێک بۆ قوتن دانراوەوە لەبەر ئەوە نەریت داهێن دانانیشێ بڵێ من نەریت دادەهێنم بۆ خەڵک نريد داهن خوي لأصلا إيش يوني نريد داهن بس محكومة بنريد لا محكوم لا فكرة كان أزاني شو أنا كاجرم يستمر فكرية كم هي هر يستلنا من قاعة من ناتشارم بشوازك لدربرين دري بقول هر تبي بشوازك دري بقول يعني رجاني يعني هر تبي بشوازك دري بس من هم شوازال ما بجرم بوهال بأوي بوش شوازك بيلا وەکو چۆن کەسێک دەچێت شێواز فێر دەبێت و شێوازی مخاتەبەکەن نا خۆی شێوازەکە دێت یعنی خۆی دێت کە فکرەکە هەبوو
خۆی شێوازەکە دەدۆزێتەوە و شێوازێکدا دادێت لەگەڵ یا باوا بڵێم نەک من دایدەیە لەگەڵ یا دادێت یعنی پرۆسەکار پرۆسەیەکە وەکو بڵێ خۆی ڕوودەدا شتێک نییە من حساباتی بۆ هەنی فۆرمەکەش داهێنێ حل لەگەڵ خۆیان بۆی چونکە من ناڵێم کە فکرەیەکم هەبوو ئایدایەک فکرەیەکە بوو من دەبێت بە شێوازێک لە شێوازەکە بیڵێم بە ڕێگایەک لە ڕێگاکان بێت بە چۆنیەتێک لە چۆنیەتەکان بێت من بەبێەوەی بیرکەمەوە بە چ چۆنیەتێک دێڵم بە چۆنیەتێک دێڵم بەڵام حتمما ئەم فکرەیەکە فکرەیەک بوو تۆ لەناو خۆتا دەرکردێکرد ناتوانانی سوود لەو چۆنیەتیانە وەرگریکە شتێکی پێوەداوە لەبەرەوە بەو چۆنیەتیانە نایڵی کە بەو چۆنیەتیانە نەدوت فکرەکە خۆی چۆنیەتەکە دێنێ دەکرێت و چۆنیەتێش کە هێناوێتی چۆنیەتێک بێ نزیک بێ لە چۆنیەتێک یانەوە ئاسان ئایا فۆرمەکە ئەبێ بەنەری یاخود فکرەکەش ئەبێ بەنەری نا فکرەکە نابێ بەنە فکرە ناگوازێتەوە یعنی ئەوەی عەقڵیە بە هیچ شوێک ناگوازێتەوە لەوێ ئینسان ئازادە ئەگەر بگوازایەتەوە ئیتر بۆ کاسبی پێوە دەکراوە نەریت کاسبی پێوە دەکرێت سەفۆرمە ڕۆژانە خەڵک کاسبی دەکات بەسەر نەریتەوە جەم دەکات بەسەر نەریتەوە خەڵک دەکوێت لەسەر نەریت بەڵام فکرەی عەقڵی کاسبی پێوە ناگوازێت وای وەرناگیرێت شتێک نییە من لە تۆی وای و ئازادی ئینسان لە عەقڵیاتێ لێرەوە چونکە ئەم شتە وەرناگیرێت یعنی وەناژگوازێت یعنی من هەرگیز ناتوانم ئەو شتانەی کە لە ناومان ڕۆشنن وەکو فکرە من بیگوازمەوە من دەتوانم شتێک ڕۆشن کەمەوە بەس فکرەکە بگوازێتەوە بۆ تۆ بتوانی ئەنکەی ئەمە نیە تۆ ئیلا ناخۆت دەبێت بگەیت بە بنەماکە تاوەکو دەتوانێت شتەکە بڵێ جالی وا هەیە بۆ نمونە زۆر جا قسەمان لەسەر نێوانگیری کردووەکو ئەوەی فکرەی کردبوو خەڵکێک لەوانەیە شتەکەین کردبێت و بیڵێ بەڵام کە هەندێک پرسیاری لێ دەکەی تر گیر دەخواتەوە بۆچی چونکە بنەماکەی لە ئەساسەوە لە ناوخۆیان دەکرێت کە دەرکی پێ نەکرد دەتوانێت هەندێک شت بڵێ بەڵام ناتوانێت ئەمە گەشت بێت ناتوانێت بیباتە شوێنە جیاکان و بەپی بنەماکە و شتانەشی کاتەوە چ کاتێک دەتوانێت ئەو کاتێک کە لە خۆیان دەرکەوت کە لە خۆیان دەرکی پێکرد ئەو کاتەوە بنەمایە هی من هی تۆ هی فلانی کەس نیە لەبەرەوە بنەماکان لە ڕاستیا هی کەس نین یعنی خاوەنداریەتیان نین فۆرمەکانن خاوەنداریەتیان یعنی دیکارت عیبارەتە لە شێوازی دەربڕینی کۆژی تۆی دیکارتی ئەوانە کۆژی تۆی دیکارتی منیشان تۆشە تۆ هەر کەسەکەی یعنی من هی هەموومانە بەس شێوازی بەیانکردنەکەی ڕێگاکەی دیکارت یعنی مۆرکی دیکارتی ئەو ڕێگە شێوازە سادەیە کە ئەو بەیانی منی کۆژی تۆ دەکا و ڕێگاکەی خۆی دەکا بەڕاستی بەس دیکارت یعنی دیکارت ڕێگایەکی زۆر سادە و زۆر ئەوەنە سادەیە هەز دەکەی ژناوە هەز دەکەی ئەم قسانە هەر قسەیە و یعنی فعلا دەخوێن تۆ هەز دەکە حکایەتێکی ئەوە ئەتیادی خۆشە